بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شواناتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کاتەوای بڕگە بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاسێدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. من دەکەین تەندروست باشمان سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. ئەو بابەتانەش کەوا دەمانەوێت ئەمڕۆ قسەیان لەسەر بکەین. یەکێک لەو بابەتە زۆر گرنگانە ئەویش گۆڕانکاریەکانی نرخی دراوە بە تایبەتی نرخی دۆلار کە لە چەند ڕۆژی ڕابردوو ببورن. گۆڕانکاریەکان تۆزێک بەپێی وردبینی لایانی ئابووری ناسەکان نانۆرماڵن و هەروەها بەرزبوونەوە نزمبوونەوەکان زیانی زۆری دەبێ سە لەسەر ئەو تەوەرەیە دەکەین با بزانین بۆچی دۆلار بەم شێوەیە بەرز دەبێتەوە نزم دەبێتەوە کێ لە پشتەوێت و هۆکارەکانی چین. یەکێکی تریش لەو بابەتانەی کە دەمانوێت قسەی لەسەر بکەین دەمانوێت بزانین کامانن ئەو میدیایانەی کەوا بە پرۆگرام و بەرنامەکانیان بوونەتە هۆی ڕشتنی ژەهرێک بتوانین بڵێن بەشێکی زۆر لە عادات و تەقالیدی کۆمەڵگای کوردیان وەلا ناوە بە پێچوانەشەوە کۆمەڵێک هۆکار و عاداتیان هێناوەتە ناوەکەوە کۆمەڵگای کوردی بە تەواوەتی وێران کردووە وەروەها زیانی زۆر بە خانەوادە و وەروەها خێزانی کوردی دەگێنن. لە تەوەری سێمیشماندا باز لە دەستڕەنگینی خانمێکی تابلۆکێش دەکەین وەروە لێرە لەگەڵمان میوانە و وەروەها باز لە گرنگی تابلۆ و هونەری تابلۆ و هونەری وێنەکێشان لەگەڵێوە دەکەین. بەڵازان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. فەرموون پێکەوە بینەر بین.
ئایزان دووەرە سڵاوتان لێبێ لە بەش یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر ئەو ئاڵوگۆڕە خێرایی و بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی دۆلار بکەین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر ئابووری ناسکەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێن. سپاسانەکەم. پرسیارێکی زۆر ینی دروست بۆ لای ئێمەش و لای هاوڵاتیانیش، ینی ئەم گۆڕانکاریە خێرایانەی بەرزبوونەوەی نرخی دراو لە ماوەیەکی کاتی بە ڕێژەیەکی زۆر دیسان دابەزین و دیسان بەرزبوونەوە هۆکارەکانی پشتی ئەمە چێنیان پێمان خۆشە کۆمنتی خۆت لەو بارەیەوە بزانین. زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی بە تەکید پێش ئەوەی باسی لاینە ئابووریەکە بکەم بۆ بەڕێستان، لاینە سیاسیەکە، لاینە بارەکانی تر کە کاریگەریان هەیە لەسەر ئابووری ژینگەی ئیشکردنی ئەو کەسانەی کە لە دەسەڵات لە حکوومەتی عێراقی کاریگەریکی زۆر زۆر خراپی کردووە لەسەر ئابووریەکە. بۆیە سێرەکەی جەنابەت هەر پێش ئەوەی ئەوە بۆ بەڕێزان ڕوون بکەنمەوە کە وەزیری دەرەکی ئەمریکا ئەڵێ 980 تقریبا 85 ملیار دۆلار گەندەڵی کراوە دزراوە لە عێراق، نیوەی ئەو پارەیە لە ئەمریکایە. واتە ئەو کەسانی کە لە ماوەی 2003 تا ئێستا 2004 تا ئێستا لە حکوم بوونە بەو شێوە خراپە کاریگەریان هەبوو لەسەر ئابووری عێراق بەگشتی وایان کردووە کە ئەو سەرەوت و سامانی کە هەیە بۆ عێراق بچێتە دەرەوەی وڵات. ئەوە خاڵی زۆر زۆر گرنگە و بە هەمان شێواز ئەمە ڕنگدانەوەیە بۆ لەسەر بارەکانی تری ژیان و ئێستاش ئەوەی کە باسیەکەن لەگەڵ لە خزمەتی ئەوەی بەڕێزاوەیە کە بانقی ناوەندی عێراقی ڕۆژانە بڕێکی پارە ئاخاتە ڕوو و ئەم ماوەی دیارە کەمتر ئاخاتە ڕوو و خاڵێکی زۆر گرنگ هەیە دوای پەسەندکردن یاسای ئینی قەرزکردن بۆ دابینکردنی پارە بۆ موچێ فەرمانبەران لە عێراق. وای لێ کرد کە بانقی ناوەندی بۆ ئەو دابینکردنی ئەو بڕە پارەیە لەبەری ئەوەی کە یعنی بچێت دەست بەرێ بۆ یەدەگی نەقدی عێراقی بۆ ئەوەی پارەکە بدا بە وەزارەتی دارایی بۆی دابەشی بکار ناچی کرد ئەو پارێکی تازەی تەبا کرد. تقریبا بڕی سیولە کە لە ئەقتصادی عێراقی هەیە لە 56 تریلیۆن دینار گەشتە باستەواکرێ گەشتە تا 88 تریلیۆن دینار. ئەمە چی کرد لە بابەتەکە ڕبتی چییە بە قسەکەی ئێمە؟ وای کرد کە خستنەڕووی پارەی عێراقی زیاد بکات بەرامبەر بڕێکی جێگیر تا ڕادەیەکی زۆر لە دۆلاری ئەمریکی. باشە، واتە تۆ بەڕێزت ئەگەر بەم شێوەیە سێری بکەن بەپێی یاسای خستنە ڕوو لە زانستی ئابووری چەند بابەتێک زیاتر بخرێتە ڕوو فرۆشیارەکە بۆ ئەوەی زووتر نەجاتی ببێلەوە نرخەکەی کەمەکاتەوە. نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەم شێوەیە دابەزی. طبعا زۆر لە هاوڕێیان و برادران و میدیاکانان باسی بەهای دۆلارەکەن بەرامبەر باین، ئەوە وشەیەکی هەڵەیە، بەهانیە نرخی دۆلارە بەرامبەر بە دیناری عێراقی. هەر وەکو ڕاستکردنەوە بۆ ئەو بەڕێزانە خەڵکێکی زۆر داوای دۆلارەکە و بەرهێنە بازرگانە سەرمایەدارە جگە لە ئاودیوکردن و تەهریبکردنی دۆلار بۆ ئێران. ئەمانە هەمویان خواستن ئیتر ڕسمی بێت و ناڕسمی بێ لەسەر دۆلار. ئەم خواستە بە هەمیشە لە زیادبوونە لەگەڵ ئەوەیە کە چیمان هەیە پارێکی زۆری عێراقی هەیە لە بازارەکان هەیە. ئەمە وای لێکە کە یەک دیناری عێراقی بە یەک دۆلاری ئەمریکی بنمونە پێشتر 1250 دینار عێراقیە کرد، ئێستا 1300 دەکا، لەوانەیە ببێت 1400 زیاتر ببێت. ئیتر چەند پارێکی زیاتر بخرێتە ڕوو عێراقی چەند ئەوەندە نرخەکەی بەرامبەر بە دکتۆر ئەم خستنە ڕووی پارەی عێراقی بە یاسا نییەواتە پێشتر حساباتی بۆ نەکراوە وان نەکراوە کە مەسەلەن لە کاتی خستنە ڕووی بازار دیناری عێراقی یاخود پارەی عێراقی لە بازارەکانی عێراقا حساباتێکی ئابووری ئەوە کرابێت کە نرخی دیناری عێراقی یاخود پارەی عێراقی بەرامبەر بە دۆلار یان دراوە بیانیەکان و بە دیاریکراوی زیاتر دۆلار مامەڵی لێکرێت. جەنابەت حبرون عەلا وەرەقمان زۆر زۆرە، یاسای زۆرمان هەیە لەسەر وەرەقە لەسەر کاغەزە زۆرمان هەیە، بەڵام وەرە جەنابەت جێبەجێ بکە بزان ئەکرێ یان ناکرێ. تۆ بەڕێزت کۆمەڵێک بانقی تایبەت هەیە کە ڕۆژانە کڕیارن لە ئەوەی کە پێوترێ پەنجەرەی فرۆشتنی دۆلار نافذت بەی دۆلار نەک مەزادی عوملە بە هەڵا ئەوەش هەڵەیە نافذت پەنجەرەی فرۆشتنی دۆلار. ئەم دۆلارەکە ئەفرۆشرێت
من و جەناب تۆ بەڕێزیان ڕێگەمان پێ ئەدرێت لەبەرەوە نزیکین لە ئەو کەسانەی کە دەسەڵاتی ڕێگە پێدانیان هەیە ئەچینە بازارەکەەوە کە بریتە لە نافیدا ئەو پەنجەرەی کە فرۆشتنی دۆلارە بەس ئێمە ئەتوانین ئەو دۆلارە بکڕین بە نرخێکی گونجاو و دوایی ئەیفرۆشینەوە بە خەڵک بە کەسانی تایبەت ئەوانەی کە بازرگانن لەبەرەوە تۆ جەنابەت ئەو پارەی خەرجەکرێ بە مەبەستی ئەوەی کە ئاسانکاری بکرێ بۆ هاوردەکردن و جەنابیشتان باش ئەزانن ئابووری عێراق و ئابووری هەرمی کوردستان سفەتی و تایبەتمەندێکی خراپی هەیە کە زۆرینەی شتەکانمان ئەگەر هەموو شتەکانمان نەبێت لە دەرەوە هاورداکرێ واتە بەڕێستان هەمیشە ئێمە پێویستیمان بە چییە بە دۆلارە بۆ دابینکردنی پێداویستەکانی ناوخۆ معنای ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە چەند کەسێکی تایبەت هەن مستفیدن سوودمەندن لە چی لە فرۆشتنی دۆلار ئەڵێ لەم 4-5 ڕۆژە بەس لەم 4-5 ڕۆژە سەروی 56 بۆ 60 ملیۆن دۆلار طبعا ئەمە لەسەر قسەی ئەندامی لژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەو بەڕێزە ئەڵێ لەم 4-5 ڕۆژە 56 بۆ 60 وەبزان 56 بە دقیقی 55 یا 56 ملیۆن دۆلار ئەو کەسانی کە یاریان کردووە لە بازارەکە مستەفید بوونە باش ئەگەر لە 56 ملیۆن دۆلار دەست بکەوێت شتێکی باشە خراپ نییە بۆیە ئەو کەسانە ناهێڵن بازارەکە مستەقر بێ ئارام و جێگیر بێ هەمیشە لە زیادبوون و کەمبوونە و طبعاً بەپێی دۆخی جیهانیش بەگشتی ئێمە بیرمانەچێ نرخی نەوت کاریگەرە لە اقتصادی عێراقی لەبەرەوە ئێمە داهاتەکەمان داهاتە گشتیەکە پشتە بەستێ بە فرۆشتنی نەوت لە هەمان کات جەنابتان ئەزانن کۆڤید-19 هەیە کە ڤایرۆسی کۆرۆناوە کاریگەری هەیە ئێستا باسراوە کرێکە یعنی هین بکرێت ئەو ڤاکسینەکە بە ئەفرۆشتێت بە وڵاتان وای لێ کردووە کە خەڵک واز بێنێ لە زێر لە کازاگران بەهاکە لەبەر ئەوەی پێشتر مەلاوی ئامن بوو پەنابردن بۆ شتێکی ئامن و ینی ئینسان ترسی لەسەر نیەکە سەر و سامانەکەی بەوە بێ ئێستا دەستیان کردو بە فرۆشتنی ئەوە و چیان هەیە ئێستا داوای دۆلارەکەن بۆ گەڕانەوە بۆ چارەکی ئابوووریەکان پێشتریش کۆڤید-19 هەبوو و هەروها نرخینە و دابەزی بەڵام بۆچی بەو شێوەیە دۆلار ئێستا کۆڤید-19 کەم بۆتەوە بۆی ڤاکسینەکە ئەم لەم کۆتایە ئەم نرخە ئاوا ئەوەندە بەرز و نزمی بۆ خۆیان بینێت چونکە بەڵەیان نەچوون باز داوا دەکەن کە لە ماوەی یەک ڕۆژدا 25 جار بەرز و نزمی بە خۆیەوە بینێت ئەمە چییە؟ ئەوە یاریکردنە بە ئەگەر باسی ناوخۆ بکەین ئەو کەسانن کە دەسەڵاتی پێدانی مۆڵەتە دەن بەوەی کە ئێمە بچینە ناو ئەو کڕینی پرۆسی کڕینی دۆلارەکە و ڕای ئەگرن یاخود بەری ئەدەن بخرێتە ڕوو ئین بکات ئەوە بەو شێوایە چیوێت زیاد دەکات و دابەزێ جگە لە بازاری دۆلار خۆیان بازاری دۆلار نەک ئەوەی بانقی ناوەندی بازاری دۆلار ئەو کاریگەری هەیە بۆ تۆ جەنابەت بڕێکی زۆری دۆلار بخەڕوو نرخەکەی دابەزێ لە دابەزین بوو ڕۆژی دووەم جەنابەت هێزێکی گەورە بنێرە مەبەستم کڕیار بنێرە شتەکەت بۆ بکڕێ بە سەرێکی نزم دیسان زیادەکە ئەمە بریتێکی بریتێ لە ئەو بازاری کە پێوترێ بازاری ئازاد کڕین و فرۆشتنەکەی بەڵام لێرە بەداخەوە بازارەکە بەس بە ناوی بازاری ئازادە ئەگینە کۆنتترۆلکەر هەیە و لە ئاستێکی زۆر بەرز کە مستەفیدن بە مەلاین دۆلارات نەک بە 1000 و 2100 باشە دکتۆر ینی سەرنجت بۆ بابەتێکی تر ڕادەکێشم لە ناو کۆمەڵگای کوردستانە توانم بەشێکی زۆر لەو پێداویستانی کە سەریان لەسەر و 100,000 خۆمانەوە بێ ئیتر بە دۆلار مامەڵیان لەگەڵ هەتا ئاشمانە حەبای 70 دۆلارە ناڵێ 70,000 وەکوەوەی نازانم بازاڕەکانی کوردستان هەمووی ئێستا بچیتە هەر شوێنێکەوە تۆزێک شتەکانی بازارێکی گەورە بێ وەکو مۆڵەکان زیاتر بە دۆلار مامەڵە دەکرێت قیستێکی زۆری لە کوردستان نەبی جەنابەت بڵێ یعنی هەموو قیستێک مۆبیلیاتێک هەتا جلوبەرێک بەشێک لەو خواردنەکانیش هەمووی بۆ بە دۆلار سەری مانگان خەڵک خواستی لەسەر دۆلار زیادە بۆی قیسەکانی باتەوە ئەمە دەتوانین بڵین دەوری دەبێت هەموو مانگێک دۆلار گران دەکەن چکە دەزانن موچە خۆرەکان لە کاتی پێدانی موچە دۆلار وەردەگرن بۆی قیسەکان بدەنەوە لەو کاتەیە گرانی دەکەن و بۆ بەیانی دوو بەیانەکێ و هێزەی کە لە پشتەوەیە دۆلارە کارزان ئەخۆ تۆ جەنابەت لێرە یعنی ئێمە ورتر شی بکەینەوە ئەوەی کە زۆر کاریگەرە بازار سەرکێکی کە لە بەغا هەیە لەبەرەوە جەنابەت ئەزانی ئێمە لێەوە دۆلارمان بۆ دێت ڕاست وەکو هەرمی کوردستان خۆشمان
کەنەوتەکە ئەفرۆشین و لە تورکیا و بە نمونە پارەکەمان دەسەکەوێت و ئیتر یەتە ناو هەرێمی کوردستان بەڵام بۆ ئەوەی ئەو موچەیە دابین بکرێ بۆ فەرمانبەران کە دوو مانگ جارێک کە تقریبا نزیکەوێتەوە لە دوو مانگ جارێک ئەو هینا تۆ بەڕێزی پێشی بە دیناری عێراقی دینارە عێراقی تۆ بەڕێزیت لە بانقی ناوەندیەوە بۆ دێت ئێمە خۆمان وەکو خۆمان دەسەڵاتی تەبعکردن و چاپکردنی پارەمان نییە بۆیە تۆ بەڕێزت پێویستی بەچێ پێویستی بە پارەی عێراقیە بۆ ئەوەی موچە یاخود خەرجیەکانی حکوومەت دابین بکەیت لێرە طبعا جگە لەو شوێنانەی کە ئێمە خۆمان پێڵین بازاری دۆلار کە ئەوەش خواست و خستنەڕووی لەسەر هەیەەوە ئێمە زۆر هێزێکی زۆر گەورە هەیە کە کاریگەری هەیە لەسەر دۆلاری خۆمان جگە لە کڕیارمەوە بەرهێن و سەرمای دەرەوانە ئەو کەسانن کە لە ئێرانەوە دێن و خواستیان هەیە لەوانەیە بە شخصیت وەکو ئێرانی دەرنەکەوێ بەڵام کەسانی کەیە تایبەتمەندن پەیوەندیان هەیە بۆ کەسانەوە داوای دۆلار ئەکەن و دۆلارەکەش ئیتر بە شێوەیەکی ڕسمی ئێستا ڕێگە پێنەدراوە بەڵام بە شێوەیەکی ناڕسمی ئاودی و ئەکرێت ئەبرێتە ئەودی بۆ ئێران ئەوەش سەرچاوێکی زۆر گرنگە وەکو خواست بۆ لەسەر دۆلار کە جەنابتەن ئەزان ئیسە گەمارێکی زۆر تند هەیە لەسەر ئێران لە تەعاملکردنی نەوتە بەرهەمە نەوتیەکانە دۆلارە کە داواکە داوای زۆر دۆلارەکە ئەوش کاریگەری لەسەر بازارەکانی خۆمان جگە لەوەی کە بازارەکەی خۆمان زۆر بەستراوە بە بازارە سەرکیەکە کە لە بەغا هەیە ئەوش جەنابتانەوەی کە ئەرزم کرد لە خزمەتی بەڕێستان کە بانقی ناوەندی هێزێکی زۆر کاریگەرە لە خستنەڕووی دۆلار و نرخی دۆلار بەرامبەر بە دیناری زۆر باشە کاکتۆر ئایا ئەو دۆلاری کە بانکی ناوەندی خاتە بازارەوە هەمان نرخەکە لە بازارە فرۆشتێت نەخێر تۆ جەنابەت 119 دۆلار ینی 100 دۆلار بە 119,000 دیناری عێراقیە بێ و دوای ئەوە ئەو ئیسیفادە کە ئەکرێت ئەو سوودێکە دەستی ئەکەوێ ئەو کەسانی کە لە بازارەکە من ناویانم یاری ئەەکەن بە ڕسمی تەعاملاتی ڕسمیە بەڵام ئەوەی کە اتفاقات هەیە وە شتێکی ترە 119 ئیتر ئەفرۆشتێت لە دەرەوە لە 124 و 125 و زیاتریش پارەکە ئەوەی کە بینیمان ئەم دوو سێ ڕۆژە گەشتە تقریبا 129 یاخود تۆزێک سەرکەوت لە 129 بۆیە ئەو فەرقە و جیاوازیە گیرفانی خەڵک هەندێک لە خەڵک پڕەکاتەوە زۆریش هۆکار چییە کە هەمیشە لە کۆتایی ساڵە ئاوە ئەم نرخە بەرز و نزمی یانی زیاتر بەرزە بێتەوە خۆی ئەمە ینی تۆ بەڕێزت لێرە ئێستا جگەلاوەی کە فەرمووی کۆتایی ساڵ حسابات داخرێت و ئیتر کۆمەڵێک بابەتی پرۆسەی ئین هەیە عملیاتی تایبەت بە چۆن ئاڵێن کۆتایی هێنان بە حساباتی ئەم ساڵ و ئەو بابەتانە ئەکرێت بەڵێ حساباتی ختامی و بابەتانەوە کۆمەڵێک شتی تریش هەیە هەرچەندی مە وەکو خۆمان اقتصادی عێراقی بەگشتی و حساباتی عێراقی حساباتی ختامیکی وردی نییە و ماوەیە کە حساباتی ختامی وشتی وای نەکراوە بەڵام بەگشتی ئەوەی کە ئەگوزەرێ ئەم جار لەگەڵ کۆتایی گەشتن بە کۆتایی ساڵ تایبەتمەندی هەبوو ئەوەی کە ئەرزی بەڕێستانم کرد کۆمەڵە ئەینە یاساکەی پڕکردنەوەی ئەو کورتهێنانە تەمویل بالعەجزە ئەوەی کە قەرزکردنە حکوومەتی عێراقی قەرزی کرد پارێکی زۆر خرایە ڕوو ئەوە بوو بەوەی کە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بگۆڕدرێت و زۆر زیاد بکە و ینی سوتفەش ئەوەیە کە بینیمە لە کۆتایی ئەم ساڵ ئەوەی کە باسم کرد بۆ بەڕێستان خواست لەسەر دۆلار زیادی کرد بەگشتی لەبەرەوەی سەرمایهدار و بەرهێن و بەرەمهێن لە جیهان بەگشتی خەریکن ئەگەڕێنەوە بۆ ئاستی جارانی چالاکی ئابووری لەبەر ئەوەی ئەو ڤاکسینەکە بەرەمهێنراوە و فرۆشراوە بە وڵاتان ئەمە وایە کە ئیتر خەڵک ترسی نەبێ لە تێکەڵبوون و گەڕانەوە بۆ کارگەکان و بۆ شوێنە دکتۆر دەمەوێت سەرنجێوەش بزانین وەکو شارەزایەکی بواری ئابووری بۆ بابەتێک کە پەیوەندیدارە هەر بە نرخی دۆلار و ئابووری هەرێم بەس ئابووری عێراق بەگشتی قسە زۆر لەسەر داڕمانی ئابووری عێراق دەکرێت بۆ هۆکارانەی مەسەلەن بردنی دۆلارەکانی ناو بازاڕەکانی عێراق بۆ دەرەوە چاپکردنی پارەی نوێ عێراقی دابەزینی نرخی نەوت کۆمنتیەوە بۆ ئابووری عێراق یانی بەرەو چی ئەڕوا یان بابەتەکە چی خۆی ئابووری عێراق ئابووریکی دەوڵەمەنە بە کانزا ئابووری دەوڵەمەنە بە سەرچاوە سروشتیەکان بۆیە دارمان تەسەور ناکەم ینی ئابووری عێراق بگاتەوە ئاستا هەرچەند ئێستا باس لەوە ئەکرێت کە یەدەگی نەقدی کە پەیوەرێکی زۆر سەرەکیە بۆ ئەدای حکوومەت و ئێمەش بەڕێستان ئەزانن حکوومەت کاریگەرە لە ئابووری عێراق بەگشتی
ینی ناتوانین بڵێن شان بەشان لەگەڵ کەرتی تابەتە لە بەرەو کەرتی تابەت لە اقتصادی عێراقی کەرتێکی لاوازە بۆیە هێزە کاریگەرەکە حکوومەتە حکوومەتیش بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان توانە و ئیمکانێتی دارایی لەو ئاستە گونجاوە نییە کە وا باس بکرێت کە حکوومەتێکی لێ هاتووە و کەفووە بۆ لەبەرەوە ئەو یەدەگەن نەقدیە کە هەیەی لە ئاستێکی نزمە جاران ڕاوشکاری ئابووری سەرۆکوەزیران باسی لەوەیە کرد ئەیوت بە پێی پێوەری نێودەوڵەتی هەر حکوومەتێک ئەگەر نەفەقاتی خەرجیاتی ساڵ و نیوێکی هەبێت کێشەی ئەدا و کێشەی ئابووری نابێ یعنی تقریبان پێش 5 مانگ 6 مانگ و شتێکی وا بوو لەبەرەوە ترسی ئەوە بۆ هەر باسی داڕمان و بابەتە ناکرا ئەو بەڕێزەوە فەرمووی بەڵام ئێستا تەسەورەکەم ئەو یەدەگا ئەو احتیاطی نەقدیە دابەزی بێت بۆیە بەشی ساڵ و نیوەکە ناکە کە باسی لێکرێت بە پێی ستەندەری نێودەوڵەتی بەڵام لەگەڵ ئەوەشا تۆ جەنابەت گۆڕاوە کاریگەرەکە لە ئابووری عێراق چییە نەوتەکەیە نەوتەکە باس لەوە ئەکرێت لە زیادبوونە و بە تایبەت کە کۆبوونەوەی ئۆپک پلاس لە مانگی یەکی ساڵی داهاتوو ئەنجام ئەدرێت جەخت کراوە لەسەرەوەی کە میچی هەناردەکردنی نەوتەکە لە ئاستێکی تایبەت بێ و بەپێی یاسای خستنڕۆکە کە خزمەتی جنابتان ڕوون کردەوە تۆ جنابەت نەوتەکە ڕابگرە کەمتر هەناردە بکە نرخی زیادەکە لەبەرەوە تۆ بەڕێزت خواستی خەڵکەیە لە سەڕین وەرزیستانە خەڵک داوای نەوتەکە کە ڕای بگری جەنابەت نرخەکەی زیادەکە معنای ئەوەیە بەرمی نەوتێکی کەمتر ئەفرۆشی بە نرخێکی زیاتر پارێکی زیاترت دەست ئەەکەوێت بەتەکیید کەمتر هەناردە ئەەکەی نەوتەکە لای خۆت ماوەتەوە و ئەوەش کە هەناردەیەکەی پارێکی زیاترت دەست ئەەکەوێت باشە بەپێی ئەم گۆڕاوە واتە داهاتی حکوومەتی عێراقی زیادەکە دۆلارێکی زیاتری دەست ئەەکەوێت کێشەی نامێنێ معنای ئەوەیە کە لە داهاتووی زۆر نزیکدا بۆ ساڵی داهاتوو ئینشاءڵڵا پێشبینی ئەکرێ نرخی نەوت زیاد بکە کێشەی اقتصادی عێراقی ئەوەندە نابێت بەڵام دیوی دووەمی بابەتەکە تۆ بەڕێزت ئابووریەکەت گەندەڵێکی بێحدودی تایە بێ سنووری تایە ئابووری عێراق بۆیە تۆ بەڕێزت لێرە ئەو گەندەڵێوا لێکە دیسان جارێکی تر ئەو پارێکە دەسەکەوێ بچێتە دەرەوەی وڵات بۆ حساباتی تایبەت وەکەوەی کە هیچمان نەکردی بێت معنای ئەوەیە دوای انتخاباتی داهاتوو سەرۆکوەزیران بەڕێز کازمی یاخود کەسێکی تر بێ ئەبێ هەنگاوی یەکەمی لە بەرنامەی ئیشکردنەکەی ئەوە بێت دژایتیکردنی گەندەڵیە ئایا پێ ئەکرێ لەگەڵ ئەم هەموو ئەحزابەی کە هەن کە خۆیان دەستیان هەیە لە ناو گەندەڵیەکەوە گومانی لەسەرە بەڕاستی کاکتۆر تۆ بەڕێز بۆ شارزایەکی بواری ئابووری پێ دوایە کە ئەم نرخی دۆلارەدا بەزێتەوە ینی نرخی ستانداری خۆی وەربگرێتەوە چکە بەڕاستی لە ئێستا ترسێکی زۆر لە دڵی هاوڵاتیانە دروست بووە هەر لە ئێستەوە هێشتا هیچ نەبوو کە ئەچی داوای شتەکەی نرخیان تەواو گران کردووە لە دۆلار بەرزە يعني ترسيان هيك جرانيك دروز ببيت يعني تو خود شهر زيك خوي بلا خوي بالتاكيد ليره يكشت هي او ترسل جيجي خويا وكفعلا خلكش ما في خويا يعني به بو لبروي ام زياد كدني دولارا دو ديويتيا دو جور كاريجري هي كاريجري كم بو حكومه عراقي كانوا تكا افروشه نرخي دولار اگر زور به كايغوريتو دولارك بدينار باريكي زياتري دس اكبه لبري او $1 به 1250 به 1300 ايغوريتوا باريكي زياتري دس اكبه بو موشي فرمان بران يعني مستفيده حكومه دي دومي شيا منو بريس عن شيا كينيما لبري اويكا 1250 دينار بدين با دولار بو اوشت ما بو بيت لدرا ولا برو كوتماني ما هاوردكاري مستوردين ابوري عراق وايا 1300 1400 1500 ادين معناه اويا همان بابت كامان كري بيشتر بالدولاريك ك 1250 بو همان دولار اسابي 1300 دينار بدين معناه اوي باريكي زياتر بدين باش اما موچه كمان همان موچه نغوراوا واتا كاريجري لسر استي جياني راسخو مان الاقتصاد بيوتري داهاتي راستقينه دخلي حقيقي دخلي نقدي هي برباركي كوري يجري دخلي نقدي دخلي حقيقي او برباركي ايغوريتو بالشمكو خدمه جزاريه او دخلي حقيقيه دخلي حقيقي ما دا ابازي بلا من لقل اوم كا لبر اوي حكومه عراقي ترسي هي لمله العراق بأرجو خويا أشيتنا منطقة خضراء حكومة أقورة برلمان أقورة نايلا لترسى نايلا أو هنا أو بلى أو رجيا
یاخود ئەو بڕێ کە 1250 بەرامبەر بە $1 زۆر زیاد بکەن لە ترسی ئەوەی کە بە ئاسایی بچن حکوومەت بگۆڕن لێ ئاساییە بۆیە نا پێشبینی ئەوەکەم ئەو دوو بابەتە یەکەم ترسی ئەوانەی کە لە دەسەڵاتن لە ملت و دووەم با بڵێن پێوە ئابوووریەکان کە هەن ئەو نیشانانەی کە ئەو بابەتەنەی کە ئاراستەی گۆڕاوە ئابوووریەکان بۆ داهاتوو و دەرەخا کە اقتصادی عێراقی لەوانەیە تووشی دارمان و شکست نەبێت زۆر جا کە گرفتێک دروستە بێت مەسەلەن چەند لایەنی پەیوەندیدارەکان بەشێکن لە چارەسەرکردنی هاوڵاتیانی دەتوانن خۆیان بەشێکمە لە چارەسەرکردنی بەڵام لە بەرزبوونەوە یاخود نزمبوونەوەی نرخی دراوەکان تاک دەتوانێت ڕۆڵ بگێڕێت لەوەی کە بتوانێت کاریگەری هەبێ و نرخەکە کەم بێتەوە بۆ نمونە با هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دۆلار نەکڕن زۆر مهمە هەموو کەی ئەو ڕێکەوتنە هەیە تۆ جەنابەت چۆن قەنەعەتەکەی بە خەڵک کە هەموو فعلا ئەو شێ زۆر وردە و زۆر ڕاستە کە هەمووان نەچن دۆلار بکڕن ناکرێت ئەوە نائاساییە بۆیە تاک بە تایبەت خۆی کاریگەری نابێت ئللا یعنی فعلا ئەو ڕێکەوتنە محاڵەکە هەبێت لە شتێکی مستحیلە کە هەمووان ڕێک بکەون دۆلار نەکڕن هەمووان ڕێک بکەون بنمونە ئیتر کۆمەڵێک چالاکی ئابووری ئەنجام نەدەن ئەو ڕێکەوتنی هەمووانە شت ئەگۆڕێ لە ئابووری هەرێم ئابووری عێراق بەڵام تەسەور ناکەم بە ئاسایی و شتە بکرێت پێما بێ بابەتەکە زۆر سادەیە بۆ نمونە دەبێت $100 بدەیت بە بە کاڵایەک بەڵام $100 لە بری $100 بێت بۆ 125,000 بە پارەی عراقی بیدی بڵێ من بە پارەی خۆمان حسابی دەکەم ئەگەر ڕێژەیەکی زۆری هاوڵاتی نەیەوێت دۆلار بکرێ و بە $1 بیدا هەر ڕاستە خۆ بە دیناری عراقی بیدا یعنی ئەکرێت وا بکرێت دۆلار کەمێک دابەزێت یاخود قیمەتی کەم بێتەوە ئەو کەسە زۆر جوانە وشەی دومیش کە بەکارت هێنا بە ڕێزت زۆرینە ئەکرێت زۆرینە ئەبێ وتمان هەمووان نابێ بەڵام زۆرینە ئەبێ ئۆکەی بە دەگمەن هەمووان ئەبێ یاخود لەوانەیە نەبێت ئەستان بەڵام زۆرینە ئەکرێ لەگەڵ ئەوەشا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مانگی سێ چی ڕوویە لە کاتی باسکردن و ئیتر لە میدیاکان باسی چی کرا باسی کۆڤید-19 کرا و خەڵک ڕای کرد بۆ بازار بۆ کڕینی شتومەک و خۆراک و بابەتانە فڕین نرخەکان فڕین وانە تۆ جەنابەت لێرە ئەو کەسێک کە سوودمەندە یارێکی بچکۆرە دووە بۆ ئەکات دروستەکە دیعایەکی وا بازارەکەت بۆ تێکەدات بۆیە ئەو زۆرینە ئەگەر بۆ ماوەی نازانم سعاتێکە 2 ساعتە ڕۆژە 2 ڕۆژە ئیتیفاق بکەن یەک دیعایی وا لەو کەسانەی کە یاریزانی چاکن و هێزە کاریگەرەکانن لە ئابووری جیهان و ئابووری عێراق و ئەوانە سەرەکی ئەتوانی زۆر بە ئاسایی ئەتوانن ئەو ڕێکەوتنی زۆرینە تێک بدەن و ئەوەی کە ئەیانەوەی جێبەجێ بکەن ئابووری یاریکردنە بە گۆڕاوەکان بەڕاستی بەو شێوەیە کێ سوودمەند ئەبێ ئەو کەسانەی کە هێزیان هەیە لە کۆنتڕۆڵکردنی بازارەکە بەڵێ زۆر سپاس بە بەڕێز دکتۆر خالید حەیدەر ئابوورینە زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرفر دەیشە وی دەست وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبصة بسيطة 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 شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جاری ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبصة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ڕووبا بەوە ڕێکلام بوو
بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێت و دڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان لەم تەوەری بەرنامەکەمانە دەمانەوەی قسە لەسەر بابەتێک بکەین کەوا زۆر گرینگە ئەویش بزانین کامن ئەو کەناڵانەی یان کامن ئەو پەیامانەی لە ناو بەشێک لە میدیاکانی ئێستای کوردستان بە سۆسیال میدیا بێت وهروە یاخود میدیای بینرا و بیسراویش بە شێوەیەکی گشتی بگرە حاڵەت نووسراویش کەوا زیان بە کللتوری کوردی زیان بە کۆمەلگای کوردی و بە خێزانی کوردی دەگەیەنن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا عادل تۆفیق ڕێنمایی کاری پەروەردەیمان کردووە. مامۆستا زۆر بەخێر بن. زۆر سپاسدانەکەم بۆ سازکردنی و دەرفەت. مامۆستا بابەتێک هاتووە یعنی هەر کەسێک گوێمان بۆ بگرێ گوێ لێمان بێ دەزانێ مەبەستمان چی ینی میدیای زۆر ئێستاکە لە هەرێمی کوردستان هەن کە بە شێوازێکی یاساییش وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەتی داون و کاراسانیشی بۆ کردوون و پشتیشان دەگرێت لە ڕووی مادیشەوە ڕەنگە زۆر سەپۆرت بکرێن بەڵام پەیامەکانیان ئامانجەکانیان نیەتەکانیان
نەک بە قسەی ئەمە بە قسەی ئەوانەی کەوا چاودێری میدیاین و وەروا ڕێنمایی کارێک و پەروەردەیەکی وەکو بەڕێستان کە کۆمنتیانەوەیە کە هیچ سوودێک ناگەێنە زیانیانەیە دەمانوێت پێناسەیەکمان بۆ بکەی کامن ئەو میدیانە کە هیچ سوودێکیانی و زیان دەگەێن ئایا لە کوردستان بوونیان هەیە بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەگەر ئێمە قوڵتر بۆ بابەتەکە بچین مەسەلەن گەورە کۆمەڵناسێکی ئەمریکی قسەیەکی جوانەکە لە ساڵی 1932 باس لە ڕۆڵی گەیاندن و ڕۆڵی میدیاکە کاتێک کە ئەوێ پەیام ئاراستە بکە و ئەوێ ئاراستەی کۆمەلگا بە ئاقارێکی ئیجابی ئەم سەلبی بەرێ ئەو دێ لێرە 4 پرسیار ئەو ڕوژێنێ مەسەلەن یەکەم پرسیارن ئەوەیە کە مەسەلەن کێ دەیڵێ و بۆچی دەیڵێ و کێ بۆ کەی دەڵێ و چی دەڵێت مثلەن کێ دەیڵێ ئالێرەیە تۆ لە 4 هەندەوە ئەکرێت تەماشای ئەم 4 پرسیارگە لە بکەی مەسەلەن یەکەم کەسی ئەو کەسی کە پەیامەکە ئەڵێ خودی کەسەکە ئایا بەرنامە پێشکەشەکە ئایا تێکستێک ئەنووسێ ئایا ئامادەیە لە بوارێک لە بوارەکانی میدیایە کار بکە و پەیامێک ئاراستەکە ئەم خودی ئەم کەسە کێیە باگراوندی چییە نیەتی چۆنە بە چ شێوەیەک ئەوێ پەیامەکە ئاراستە بکە خۆی ئامانجی داهاتووی ئەوێت چی لە کۆمەلگا بکە ئەمە یەک تۆ کەسەکەت ناسی حتمما حاڵەتی وەرگر و حاڵەتی کاریگەریەکانیشی ئەبینی دووهەم مەسەلەن بۆچی دەیڵێ کەواتە ئەم کەسە بۆ ئەم قسانە دەکا و بۆ چی دەڵێ ئایا بۆ تاکی ئەڵێ یاخود بۆ کۆمەلگای ئەڵێ هەندێک بەرنامەمان هەن ئێمە بەرنامن تایبەتمەندن بە شەریحەیەک و بە بوارێکی دیاریکراوە بۆ نمونە بەرنمەیەکی وەرزشیمان هەیە ئەو کەسانەی کە ئارەزومەندن تەماشا و بینەری ئەو بەرنمەیە بنەوانی کە هەواداری وەرزشی بەرنمەی ترمان هەیە بەرنمەی سیاسیە حتمما ئەو کەسانەی کە خولیای سیاسەتیانە یاخود سیاسەتمەدارن متابع و مشاهدی ئەو بەرنامانن هەندێک بشتی ترمان هەیە بە تایبەتی کاتێکتە سەر باسی دراما ئەمە بوارێکی گشتی و فەزایەکی گشتی هەموو ئەندامانی کۆمەلگاتیایە بەشدارن کەواتە لێرەیە تۆ چۆن ئەتوانی لە ڕێگەی پەخشکردنی دراما یاخود لە ڕێگەی ئەو تێکستانی کە بۆ درامایەک ئامادەیەکەی یاخود لە ڕێگای ئەو حتا ئەو جلوبەرگانی کە لە دراماکەیە عەرزەکرێ یا لە ڕێگەی ئەو مەسجە پەیامانەی کە لە بەرنامەکەوە عفو لە دراماکەوە ئاراستەی کۆمەلگایەکە تۆ ئەتەوێت چی بڵێ بۆچی ئەمە دەڵێ حتمما ئەو لە باگراوندیا شتێکەیە کە ئەوێ لە کۆمەلگا بەرەو ئەو ئاراستەیە بەرێ کەواتە لێرە دەگەین ئەو قەنەعەتەی بەشێک لە میدیا ئەتوانن ڕۆڵێکی ئەرێنی و کاریگەر ببێنن لە ئاراستەکردنی کۆمەلگا لە پەروەردەکردنی تاک لە باشترکردنی دابوونەریتی کۆمەڵایەتی و بەشێکی دیکەشیان بە دیوە نەرێنیەکەی ئەتوانن خزمەت بکەن بە نەهجێکە خۆیان قەنەعەتیان پێێتی یاخود بە هەر هۆکار و مەبەستێک کە خۆیان لە پشتی ئەو پەیامەی کە دەیانەوێت ئاراستەی بکەن بە دڵنیاییەوە ئەمانە کاریگەری نەرێنی لە کۆمەلگا بەجێهێڵن ئەو لێکەوتانەشی کە ئەمڕۆ بە چای خۆمان لە کۆمەلگایە دەیبینین حتمما بەشێکی کاریگەری ئەو درامانن و بەشێکی کاریگەری ئەو خێتابە میدیایانن کەەوە ئاراستەی کۆمەلگا ئەکرێت بەبێ ئەوەی بە فلتەرێکی زانستی پیشەیی ڕۆشنبیری گشتیدا تێپەڕێ هەر شتێک بەبێ فلتەردا تێپەڕی کەسانێک نخبەن لە پشتی ئەمە نەبن بتوانن فلتەربەندێکی باشی بکەن و هەروەها دەستگایەکی ڕقابی چاودێری ئەمە نەکە ئەو پەیامانەی کە ئاراستە دەکرێن چین حتمما سەر دەکێشێ بۆشتانێکی توندوتیژی و هەروەها بۆشتانێکی ناپێویست لە کۆمەلگایە بە دڵنیایەوە کاریگەری و لێکەوتە سەلبیەکانی زیاترە بن هەتاوەکو خزمەتە ئیجابیەکانی زۆر باشە مامۆستای چۆن بزانین کە ئەم میدیایانە کار دەکەن بۆ هەڵۆشانەوەی خێزان چکە لە ڕاستیاتە زۆربەی خێزانەکانە زانین کە بێ ئاگان لەوەی کە ئەمە کێشەن بۆ سەر خێزانەکانیان زیانیان پێگەێنن بەردەوام بینەری ئەم کەناڵانن کەواتە کاریگەری خراپەکانی ئەم کەناڵانە ئێمە چۆن پێیان بزانین چۆن بزانین کە لەکوێ دەرەکەون ئەگەر ئێمە با بڵێن باس لە کاریگەری میدیاش بکەین ئەتوانین لێرەیە حتا کەسی بینەری ئەو کەسی کە ئەم قسانی ئێمە دەبیستێ بۆ خۆی لێکدانەوەیەکی واقعی و لێکدانەوەیکی زانستی بۆ بکات یەکێک لەو کاریگەریانی کە میدیا بەجێ هەڵێ کاریگەری ویجدانیە لە کاریگەری ویجدانیە تۆ میدیا ئەتوانێت چی بکە ئەتوانێت زانیاریەکان ئاڵۆگۆڕکە ئەتوانێت ئاستی معریفی تۆ زیادکە ئەتوانێت تۆ بگاتە کەسێکە لە کۆمەلگا ڕۆڵی پێشەنگ ببینی ڕۆڵی قودوە ببینی یەکێکی کە لە کاریگەریەکانی میدیا کاریگەری معریفیە کاریگەری معریفی تۆ لە قۆناغێکی دواکەوتووە ئەباتە قۆناغێکی پێشکەوتوو تۆ لە قۆناغێکی نەزانینەوە ئەگاتە قۆناغێکی زانین تۆ لە قۆناغێکەوە وا بڵێن ئەتگەێنێتە قۆناغێکی دیکە کە لە کەناری نائارام وەتگەێنێتە کەناری ئارام یەکێکی کە لە کاریگەریەکان کە میدیا لەسەر ژیانی تاک لە فەزا گشتی و لە پانتایە گشتێکە بەجێ هەڵێ کاریگەری ڕەفتاریە کە ئەمڕۆ ئێمە بە چاوی خۆمان دەبینین کاریگەری ڕەفتاری کار ئەکات لەسەر کللتوری ناتوندوتیژی لەسەر ڕێزگرتن لەسەر خۆشەویستی لەسەر میهرەبانی لەسەر ئەوینداری بە هەمان شێوە کار ئەکات لەسەر ڕق
لەسەر حاڵەتی تند و تیژی لەسەر بێزاری لەسەر حاڵەتی خۆکوژی لەسەر بڵاوبوونەوەی نائینتیما لەسەر هەر شتێک کە لە کۆمەلگایە تۆ بە ئاقارێکی سەلبی بەرێواتە ژیانی تاک لە کۆمەلگایە بەرەو ئاڵۆزی ڕۆشت چ لە ڕووی دەرونی یا لە ڕووی پەروەردەی یا لە ڕووی کۆمەڵایەتی حتمما دەزانین کەواتە کاریگەری ئەم میدیا لە کۆمەلگایە چەندە با بڵین کارەساتی دروست کردووە ئەگەر هاتوو تاکەکانی کۆمەلگای ئێمەش بە ئاراستە ئیجابەکەیە ڕۆشتن واتە ئەم تاکانە لە کەلتورێکی خراپەوە ڕۆشتن بەرەو کەلتورێکی باش و میدیا ئەتوانێت دابوونەری دروستکە میدیا ئەتوانێت دابوونەریتی خراپ لا با و دابوونەریتی جوان بەرجەستەکە لە هەمان کاتە میدیا ئەتوانێت دابوونەریتە جوانەکانیش لابە و دابوونەریتی خراپ لە شوێنەکەیە با بڵین دروست بکە و بێنێتەکایە ئەم حاڵەتانە ئەتوانین بڵین ئەگەر ئەم بەرگە بە باڵای میدیەکانە ببڕین کەسی بینەر و هەروەها و کەسانی کە تەماشای دراماکانەکەن و ئەو کەسانی کە تەماشای بەرنامەکانەکەن جگە لە درامەکانیش بەرنامە گەلێکەن بەڕاست بەداخەوە کە ئێمە دەبینین لە بازێ لەو کەناڵانە یعنی ئەم بەرنامانە نەخزمەت بە بواری پەروەردەی تاکەکان و تەبینەرەکانیەکە نەخزمەت بە بواری کۆمەڵایەتی بینەرەکانیەکە نەخزمەت بە بواری دەرونی بینەرەکانیەکە نەخزمەت بە بواری فەرهەنگی بینەرەکانیەکە نەخزمەت بە بواری سیاسی بینەرەکانیشەکە ئەمانە حاڵەتێکن بمبەخشە ئەمانە حاڵەت گەلێکن کە پێویستە هەموو لەسەر ئاستیا ڕاوەستین چووکم لێک کەوتەکانی لە داهاتووە بە چەند قەبارەی ئێستا زیاتر نویستمەوە بڵێم کە هەموو ئەمانە دەزانین یعنی ئەو هەموو زیانی کەوا ئەم میدیایانە هەیەە بۆچی ڕێگان پێ دەدرێت وەزارەتی پەیوەندیدار بن بابەتەوە وەزارەتی ڕۆشنبیری لە بەروی کەناڵی پێیان بچێتە ناو ئەو خۆپیشاندەر و گەنجانەی کەوا بابەتەکە سیاسی نەکەین کەوا داواکاریان هەیە و هەمووشی مافی ڕەوایە هەروەکو شەڕی عشایری نامەیەکی نووسیەوە ئاڵای من بینوسم بۆ دژمنەکەم وا ناینووسم یانێ بە زمانێکی دوور لە ئەکادیمیە دەبی بۆ نمونە دەڵێ هەر دادەخەم لە کاتێک ئەمە دەسەڵاتی ئەوش نییە بەڵام دەبینین لە میدیای کوردیا تامان لە کۆمەڵگای کوردی ئافرە زۆر سەنگینە زۆر ڕێزی لەگیراوە بەڵام دەبینی دیمەنمان هەیە هەروەکو حرمەتان یانی بەداخەوە موشەیە بەکاردێنم چۆن ئاژەڵێک سەگێک بۆنی شتێک دەکا ڕای دەکێشی بەم شێوەیە وێنای ئافرەت دەکا پارەکە دەداتە بەردەمی بۆی بۆنی بکات و من نازانم یانی چه سوودێک هەیە میدیایەک دەچێت گرنگی بەوە دەدا خاتونێک هاتووە ویستویانە بیکڕن هەر ویستیانە بیکڕن تۆ بەوەندە دەتکڕم دێ شانازی پێوە دەکا کەسێک هاتووە ویستێتی من بکڕێ بەوەندە $1000 بەوەندە $1000 من توانیمە بە شەو ڕۆژێک نازان ئەوەندە هین بکڕم یانی پەیام چییە بۆچی وەزارەتی ڕۆشنبیری هەست بەم مەترسیە ناکا کەوا سنگینی ئافرەت کللتور یان کللتوری خۆفرۆشتن لەسەر شاشەکان زۆر بە وازحی ینی دەردەکەوێت ینی من نازانم وەزارەتی ڕۆشنبیرم دیمانانە نابینێ ئەمانە مەترسین بۆ کۆمەلگایە مەسەلەن میدیایەک بچێ بڵێ کاکە گیاندزی و گەندەڵی لە وڵاتە هەیە ئەوەی کە گرنگە مەسەلەن تۆ کاتێک دەتوێت مۆڵەت وەربگری بۆ هەر دامەزراوەیەک چ دامەزراوەیەکی ئیعلامی بێ چ دامەزراوەیەکی هونەری بێ چ دامەزراوەیەکی ڕۆشنبیری بێ یاخود دامەزراوەیەکی زانستی بێ بە دڵنیاییەوە تۆ دێ لێرەیە ئەو ئامانج و مەبەستانەی کە تۆ دەتەوێت لەم دامەزراوەیەوە پەخشی بکەیت خزمەتی بە کۆمەلگا پێ بکەیت دەبێت لەوێ بینوسی اینجا لێرە وەزارەت مۆڵەتی پێئەدا کە ئەم دەستگایە ئەم دامەزراوەیە بەم شێوازە بەپێی ئەم ڕێکارانەی کە خۆی نووسیوێتی و بەپێی ئەو ڕێکارانەشی کە وەزارەت بۆی دائانێ ئەم میدیایە کارەکانی خۆی ڕاپەڕێنێ کاتێک کە تۆ لە پیشەی میدیای خۆت دەرئەچی و لە پیشەی ئەو پرۆگرامی کە خۆت نووسیوتەوە بەڵێنت لەسەر وەرگرتووە و مۆڵەتت لەسەر وەرگرتووە دەرئەچی ئەو کاتەوە دامەزراوەیەکی تایبەت کە ئایا وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی ناوخۆی هەر وەزارەتێکی دیکە کە معنین بەم بوارانە ئەوە جێگەی خۆیەتی لەم لێرەدا مەسەلەن هەڵوێ سوەربگرێ لێرەدا مەسەلەن ئایا تەنبیه ئەکا یاخود هەر شتێکی دیکە ئەمە بەجێ دێڵین بۆ خۆیان بەڵام لێرەیە ئەرکی کۆمەلگا چییە مەسەلەن لێرە دوو ئەرک ڕوەکاتە ئێمە هەم ئەرکێکی یاسایی هەم ئەرکێکی کۆمەڵایەتی ئەرکە یاساییەکە وەڕێ شوێنی یاسایی خۆیەتی بڕێکارە یاساییەکاندا دەڕوە کاتێک کە تۆ بینیت میدیایەک نابەرپرسانە مامەڵە دەکە ناپیشەیانە مامەڵە دەکە دەیەوێ ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەلگایەتیەک بدا ئەوەی بەڕاستی ئەرکی ئەوە لە ڕووی قانونیەوە ڕێکاری خۆی بەرامبەر بەو میدیای بگرێتە بەریت ئایا ئەم میدیای سوکایەتی بە تاکەکە سوکایەتی بە ژنەکە سوکایەتی بە حتا بە خێزانەکە سوکایەتی بە فەرهەنگەکە سوکایەتی بە دابوونەریتەکە هەندێک جار ئەمە خەڵک بە چاوی خۆی دەیبینێ بەڕاستی چاونقاندن لە ئاستی ئەمانە کارێکی شەرمەزارانێ دوو ئەی ئەرکی تاک و ئەرکی کۆمەڵ بۆ خۆی چییە مەسەلەن تۆ چۆن دەتوانی خۆت لە میدیای ببوێری مەسەلەن ئەوە لێرەیە کاتێک کە ئەمە نەهاتە پێش
ئەی ئێمە وەکو خێزان و ئێمە وەکو کۆمەلگا و ئێمە وەکو پیشەوەران و ئێمە وەکو ئەو کەسانی کە پەرۆرشیارێکی بکەین تۆ دەتوانی مەسەلەن بەڕاستی ئەم میدیانە کەنار خەیت چونکە من هیچ ئاماژەیەکی ئیجابی لە شوێنەکانە بینم هیچ کاتێک ئامادەنی کاتەکانی خۆمی بۆ زایع بکەم چونکە کە ئەو کەسێک کە دەیەوێت خزمەت بکات بە دڵنیاییەوە دەتوانێت لە هەر شوێنێک کە بیاوێ خزمەت بکات و ئەمڕۆ کەناڵگەلێک زۆرن کە ئەو خزمەتی تیا بکە حتا ئەگەر ئێمە میدیای بینراویش نبێت لە ڕێگەی سوشیال میدیا دەتوانین خزمەت بکەین لە کۆمەڵێک ئەبعادی دیکە هەیە کە تۆ دەتوانانی خزمەتی خۆتی تیا بگەێنی و پەیامی خۆتی تیا بگەێنی کەواتە ڕۆڵی خێزان لێرەیە باشتر وایە فلتر بدا لە میدیایانە مەستەنە کام درامانەیە کە تۆ تەماشایەکەی سوود ئەگەێنێ بە ژیانی خێزانی تۆ کام درامانەیە کە تۆ پێویستە بە دیارێنەوە دانەنیشی چووکم زیان ئەگەێنێ بە ژیانی خێزانی تۆ کام درامانەیە کە حتا نەکرد کەلتوری توندوتیژی کەلتوری ڕخ و بێزاری دروست ئەکا بە تایبەتی لە نام ناخی منداڵ چووکم منداڵ بۆ خۆی بە حکمەوەی کە فیترەتێکی پاکی هەیە هەستێکی پاکی هەیە تێڕۆنینێکی پاکی هەیە قەنعەتی بەشتی درۆ نییە ئەوەی کە دەیبینێت دەڵێ ئەمە حەقیقەتن ئەمە ڕاستین مەسەن تۆ دەتەوێت خەیاڵی بۆ بێنی ئەندێشەیەکی بۆ دروستکە بڵێ ئەم شتانە ئەم دیمەنانەی کە لەم درامایە دەبینرێ ئەمانە دیمەنگەلێکن کە خزمەت بە تۆ ناکەن تەماشای مەکە بەس ئەو کاتێک کە دەبین دەڵێ ئەمادەم کە بڕیارە لە بەرنامەیەکە پەخش بکرێت خزمەت بە من ئەکا دەڵێ ئەم کوشتنە حەقیقی نییە کە بینیت ئەمە کەسانی کە کوژراون لەم درامایە حەقیقەت نین ئەمانە تەنها درامان و تەنها نمایشێکە دەکرێت دەڵێ من بە چاوی خۆم بینیم گولەکە یاخود مەسەلەن چەقۆکەی لێدا خوێنی لێهات بۆچی ئەم فێر نەبووە لەگەڵ درۆ مامەڵە بکات کەواتە لەناو ناخیا جۆرێک لە ڕق و بێزاری بەرامبەر بە ئەو کەسانە دروست ئەبێ کە ئەم کاریان کردووە ئیتر ئەم ڕق و بێزاری هەندێک جار پەنگە خواتەوە لە ناخیا تووشی جۆرێک لە تەنگژە و لە پستانی دەرونیەکە لەوەچێ لە حاڵەتێکە بتەقێتەوە کە وەکو ئەڵێ بە ڕووی خێزانە ئەتەقێتەوە بە ڕووی کۆمەلگایە ئەتەقێتەوە قەنەعەتی بە هیچ شتێکی تر نامێنێ حتا جۆرێک لە بەرهەڵسکاری لە بەرامبەر بە خانوادەکەی خۆشی بە دروستە بێ بەرامبەر بە هەموو ئەو دابوونەریتانش بۆ دروستە بێت کە لێرەوە سەرچاوە دەگرن کەواتە وەکوتم ئێمە دوو ڕێگامان هەیە دوو ڕێگامان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە ڕەفتارانە لەگەڵ ئەو جۆرە نمایشانە ڕێگا یەکەمەوەی کە ڕێگا قانونێکێتیەوە ڕێکاری خۆی هەیە و شوێنی خۆی هەیە بەڕاستی چاون و قاندن لە ئاستیاوەکوتم هیچ مانایەک و هیچ واتایەک نابەخشێ ڕێگەی دووەمیش ڕۆڵی خێزان و خۆیەتی کە بتوانێت چۆن ئاراستەی پەروەردەی تاکەکانی خۆی و خێزان والێ بکات کە بەداشتی بدانیشن کەوا کاتەکانیان بەهەدەر نەچێت ببوورە چۆن بتوانین ئەم تاکانە هۆشیار بکەن چۆن خێزانی وامان هەیە بەڕاستیەتی دانیشی تێگەێنی ئەڵێ ئەم کەناڵانە زیان نەگەن ئەم کەناڵانە هەل لە ڕووی شەرعیشەوە دروست نییە تۆ تەماشایان بکەی ئەڵێ وەڵا وایە ئەزدانم بەڵام هەر سەیریشی ئەکات تۆ خێزانێکیاوە چۆن بتوانانی هۆشیار بکەیتەوە کاریگەری لەسەر دروست بکەی کە نەتوانێت سەیری ئەو کەناڵانە بکات جۆن هێرتس قسەیەکی جوانی هەیە دەڵێ کاتێک کە میدیا بوو بە فەزایەکی گشتی ئیتر ئازادی و ئارامی و ئاسایشی تاکەکان تێگەچێ واتە تۆ بەبێ ئەوەی بتەوێت دەکەویتە ناو فەزا گشتێکە بەبێ ئەوەی بتەوێت نەجار دەکەویتە بەرنەشتەر لێرەدا مەسەلەن ڕۆڵی خێزان چۆن مقارنە بکەی لەم حاڵەتەیە چونکە میدیاکە بە هەموو ماڵێکا دێ سەتەلایتێکە مەسەلەن هەزاران کەناڵت بۆ دێنێ لەوە چێ یەک لە سەردەی ئەم کەناڵانی کە هێناوەتی تۆ پێویستت پێی نەبێ بەڵام لە ناو ماڵەکەی تۆیابوونی هەیە خانەوادەکانی ئێمە مەسەلەن لە 3 ژوور بۆ 4 ژوور لە کۆبوونەتەوە دەبینی هەر لە ژوورێکە تەلەڤیزیۆنێکیان داناوە کەسێکیان حەزی لە تەماشاکردنی یاری دووگۆڵیە تەماشای یاری دەکا کەسێکیان حەزی لە تەماشاکردنی درامایە تەماشای دراما دەکا کەسێکیان حەزی لە بۆ نمونە بابەتێکی سیاسی یاخود خەبەریە گوێ لەو کەناڵان دەگرێت لە کاتی ئیخبارای تر خێزانەکەی بەجێ دەڵێ ئەمە جۆرێک لە دابڕانمان دروست کرد بەشێکی ترێتە پێشەوە ئێمە چی بکەین باشتر وایە لە ماڵەکانی ئێمە و لە ناو خێزانەکانی ئێمە لە یەک شوێن تەلەڤیزیۆن هەبێ بۆ بینین ئەویش هۆڵێکی گشتی بێ کە دایک و باوک و کوڕ و کچ و منداڵەکان و ئەوانەی کە لە چوارچێوە لەسەر سفرەی خێزانداری کۆبوونەتەوە لەو شوێنە بە یەکەوە تەماشا بکەن ئەو کات دایک و باوک دەتوانێت کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنەکەی خۆی بکات بە یەکەوە لەگەڵ منداڵەکان تەماشای ئەو بەرهەمەش بکات کە بەرهەمێکی منداڵانەیە بۆ ئەوەی کە ئەو بەرهەمانە تەماشا دەکات کە سود بە بواری پەروەردەی منداڵەکەی دەگەێنێن خۆ بەرنامەی منداڵانەشمان هەیە کەلتوری توندوتیژی بڵاوکاتەوە کەلتوری ڕق بڵاوکاتەوە دوو لەوانەی کە حەزیان لە بینین درامایە حتمما دراماگەلێک لە کەناڵەکانە پەخش دەکەن ئەکرێت لە هەندێکشان لە یەک کاتابن تۆ لێرەیە باشترینە هەڵەبژێری باشترین لەو درامایانە هەڵەبژێری پێکەوە تەماشای دەکەین لەوە ئەچێ جارێک یان زنجیرەیەک یا دوو یا بابڕین حەلەقەیەک حەلەقەیەک دووهەم
ئەگە جۆرێک لە ناڕزای دروست بێ بەڵام وردە ڕادین لەگەڵی کەواتە پێکەوە تەماشای درامەیەکەکەین کە سوود بە ژیانی ئێمە بگەێنێ ئەو کات ئاسایی ئەویش لەگەڵ من گوێ لە خەبەرێکیش بگرێ کە مەسەلەن من ئەمەوێت لە کاتژمێر 8 گوێ لە هەواڵەکانە گرم زانم ئەوزاعی دنیا چییە بەداخەوەندێکیشی هەندێک جار خەبەرەکانیش حتا لە ڕووی دەرونیەوە زیان بە ناخی بینەرەکان دەگەێنن کەواتە کۆنتڕۆلکردنی خێزان ڕاستە لە سەرەتای ئەرکەکە لەوە چێت تۆزێ قورس بێ بەڵام هیچ کارێک مەحاڵ نییە ئەگەر خێزان هەوڵ بدا بەڕاستی دەتوانێت لە ناو ناخی خۆی و لە ناو ناخی تاکەکان و ئەندامەکانی خێزانی ئەم قەنەعەتە دروستکە کە بەڵێ ئێمە یەک شاشەمان پێویستە بۆ بینین و هەمیشمان پێکەوە سەیری ئەم شاشەیەکەین ئەو کات نە کاتەکانمان بە هەدەرەچێ من دەتوانم لەو کاتێک کە حەزم لێتی تەماشا بکەم لە کاتێکە کە حەزم لێی نەبوو مەسەلەن بە شتێکی دیکەوە سەرقابووم کتێبەکە خوێنمەوە ڕۆژنامەیەکە خوێنمەوە گۆڤارێکە خوێنمەوە بابەتێک ئەنووسم کەسانی دیکە مەسەل لە ماڵەوە ئەشێت خاتونی ماڵ دوای ئەوەی کە ئەو بەشەی کە بۆ خۆی حەزی لێ بوو تەماشای کرد مەسەلەن حەزی لە درامایەکە دراماکە تەواو بوو ئاسای دەچێت بەلای کاروبارەکانی خۆیەوە منداڵەکانیش کە بابەتەکەی خۆیان تەواو بوو ئیتر دانانیشن بە دیار ئەو کەناڵەوە هەتاوەکو 24 ساعتەکە یا 12 ساعت تەواو ئەبێ لە تەمەنی ئەو چووکم ئەم هەم کاتیشی بە هەدەرەچێ هەم تووشی جۆرێک لە ئازاری جەستەییشی بۆ بەسەرەن لێکەوتەی جەستەییشی بۆ دروستە بێ کەواتە پاش ئەمانە ئاساییە پاش ئەوەی کە من حەزەکەی خۆم تێر بوو چاوم تێر بوو دڵم تێر بوو ڕۆحم تێر بوو لەو بابەتی کە دەمێ بیبینم دروستە ئەو کاتە بەجێ دێڵم دەچم بەلای کارەکانی دیکەی خۆمەوە کە ئەشێ کاری ئەساسی بن چکم بەشێ لەمانە دەبنە کاری لاوەکی بەم جۆرە ئێمە دەتوانین پارێزراو بین لە بەشێکی زۆر لەو نەریتە ناباشانەی کە لە ڕێگەی میدیاوە بۆ ئێمە پەخش دەکرێت و بشتوانین کۆنتڕۆلی خێزانەکانمان بە شێوەیە بکەین کە شێوەیەکی زانستی و پەروەردەیش بێ بەبێ ئەوەیەوە ئیجباریان بکەین مامۆستا هەر ینی بۆ پشگیری قسەکانی بەڕێزدان لێرە پرسیارێک دێتە ئاراوە کاتێک کە من بە خێزانەکان بە ماڵم بە خوشک و دایک بە هاوڕەکان دەڵێم ئەمە سیرمە کە خراپە دەبێت بەدیلێکیشم هەبێ بڵێم بەڵام ئەمە سیر بکە کە باشە ڕێنماییت داواکاریت یان ضرورەتێکی پەروەردەی تا چەند گرینگە بۆ کەناڵەکان بە ئیسلامی بە غیرە ئیسلامی بۆ ئانەی کە کولتوری کوردیان خۆش دەوێت یاخود فەرهەنگ دۆزن زۆر کەناڵ هەیە لە کوردستان و فەزایی شەو ڕەنگە لایانی ئەلمانیش لە پشتیەوە بێ بەڵام لەلوی کولتوریەوە زۆر خزمەت بە کوردستانەکە و پێچوانەکەشی هەرڕاستە تا چەند گرینگە میدیاکانی ئیسلامی بە دیاریکراوی و میدیا کوردستانیەکان کوردپەروەرەکان ئەو فەراغی کە دروست بووە هەموو ئەو کەناڵانەی کە دێن عەرزی فرۆشتنی ئافرەت و عەرزی بەیانی چی خواردووە دوانی وەڕۆ لەکوێ بوو ئێستاکە چیەکە و کە 5,000 و تا 10 ملیۆنیش بینەر ئەڕوا ئەمە چیە خاتوونێک بزانین بەیانی چی خواردووە تا چەند گرینگە ڕێنماییت پەیامت بۆی کە ئەو فەراغە پڕ بکرێتەوە بەشتی باش کاتێککە من دەڵێم ئەمە خراپەمەیکە ئەگەر بەدیلێکم پێ نەبێ ئەو پڕ ڕۆژێک دوو ڕۆژ بەگوێم کاسیام ڕۆژ دیسانەوە پەیام ئامانجەکەم ناگەن ئێمە لە کۆمەلگای ئێمەیە کەوتین بەسەر پێشهاتێک کە چاوەڕوان نەکراوە بوو بۆ نمونە ئەو کرانەوەی کە ئێستاکە ڕووی داوە لە کۆمەلگایە لە ڕێگەی تەکنەلۆژیە لە لای ئێمە چاوەڕوان نەکرا بوو بەرنامە بەدارن بۆ داڕێژراویش نەبوو چووکم بەویستی ئێمە نەبوو بە حەزی ئێمە نەبوو بە دەستی ئێمە نەبوو بۆیە پسپۆڕان بەڵێن تۆ دەتەوێت چارەسەرکە دەبێت بگەڕێتەوە بۆ سەرەتاکان چۆن بگەڕێتەوە بۆ سەرەتاکان یعنی دەبێت ئێمە فێر بین چۆن مامەڵە لەگەڵ ئەم کرانەوەی بکەین چۆن مامەڵە لەگەڵ تەکنۆلۆژیا بکەین چۆن مامەڵە لەگەڵ سەتەلایتەکان بکەین چۆن مامەڵە لەگەڵ بەرنامەکان بکەین کەواتە من دا نەنیشتوم و بۆ ئەوەش دروست نەکراوم و ئەرک و مەهامیشم ئەوە نییە 24 ساعات بە دیار تەلەڤیزیۆنە دانیشم ئەمە یەک چەند تەلەڤیزیۆن کاتی من دەبا یاخود پێویستە من چەند کاتی بەمێ ئەوەندەی بەمێ ئەی دوای ئەوە دانیشم بە دیار کارەکانی ترمەوە سەرخاڵی کارەکانی ڕۆژانی دیکەم بم ئەمە لەلایەکی دیکە حتمما تۆ کاتێکە دەتەوێت ڕێگری بکەیت لە بینینی شتێک یا لە هەر کارێک لە هەر ڕفتارێک دەوێت بەدیلی بەدابنی ئەگەر بەدیلت نەبێت یەکسەر ئەو بەرامبەرەکە دەڵێ باشە من ئەگەر ئەوم نەکرد ئەی چی بکەم نا تۆ دەڵێ ئەگەر ئەمە نەکەی ئەمەیان باشترە حتمما تۆ دەبێت بۆ با بڵین لە بەرامبەری خراپەکانە باشترت هەبێت چووکمەگەر باشترت نەبوو ئیتر ئەو کاتە ئەو ناچارە بێ یاوە تا تەماشای هیچ نەکات تەماشای خراپەکانکە میدیا چەندە ئەتوانێت ڕۆڵی ئەرێنی ببینێ ئەوەندە دەتوانێت ڕۆڵی نەرێنی ببینێ کەواتە من بێم ڕۆڵە نەرێنیەکان لا بەرم بەڵام ڕۆڵە ئەرێنیەکان برەو پێ بدەم چووکم میدیا دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر پەروەردەکردنی تاک کاریگەری هەبێ لەسەر دامەزراوەکانی پەروەردە و فێرکردن و کۆمەڵی دامەزراوەی دیکە میدیا ئەتوانێت کاریگەری دروستکە لەسەر بەهێزکردنی ئاستی معریفی و زانین و زانیاریەکانی ئێمە میدیا ئەتوانێت ڕۆڵی هەبێ لەسەر پەروەردەکردنی هەست و شعور و مەشاعیر و نەستەکانی ئێمە میدیا ئەتوانێت کاریگەری بەجێ بەڵێ لەسەر بواری معنەوی ئێمە واتە ئەتوانێت من ئاراستەکە بە جۆرێک کە
لە داهاتوە تاکێکی تەندروست و باش و بە ئەمەک دەرچم بۆ ئەم وڵاتە و هەروەها ئاستی ئینتیما و خۆشەویستیم بۆ نیشتیمان خۆشەویستیم بۆ گەلەکەم خۆشەویستیم بۆ نەتەوەکەم خۆشەویستیم بۆ کەلتورەکانی من بە جۆرێک بێ کە برەی پێبدا و بەرە پێشی بەرێ دەی تۆ ئەگەر هات و جان بە نێرینەکانی لە بەرچاو بگری کەواتە وازت لەم جوانیانە هێنا حتمەن بە ئاراستەیەکی خراپدا هەنگاودنی هیچ کەسیش لە ناخە هەستی حەزی لەوە نییە بە ئاراستەی خراپدا هەنگاو بنێ بەڵام کاتێک کە بەرەو خراپ دەڕوا کەسێک نییە دەستی بگرێ کەسێک نییە ڕێنماییکە کەسێک نییە بیری خاتەوە کەسێک نییە ڕای چڵەکێنێ ڕۆڵی میدیای باشەکانیش لێرەیە دووهێندە ئەبێتەوە کەواتە تۆ بتوانی هەم حەزی بینەرەکان تێرکەی و هەم بەدیلێکیش بۆ ئەو میدیانی کەوا هیچ خزمەتێک لە کۆمەڵگایە ناکەن چونکم ئەگەر ئێمە بەراوردی کۆمەلگاکانی خۆمان بکەین بە کۆمەلگا پێشکەوتوەکان دەبینین لە کۆمەڵێک ڕۆکاری زۆر گەورەوە ئێمە دواکەوتوین بەڵام ئەوەی کەمایی شانازی و لەسەروەستانە ئەو دابوونەریتە جوانەیە کە لە کۆمەلگای ئێمە هەتاوەکو ئێستاکە ماوەتەوە ئەو عرفە گەورانن کە لە کۆمەلگای ئێمە هەتاوەکو ئێستاکە مایی شانازین ئەگەر کۆمەلگای کوردی دابوونەریتە جوانەکانی لە بکەیتەوە چی دەمێنێ پێشکەوتنەکەی گەشەکردنە ئابوووریەکەی گەشە کۆمەڵایەتیەکەی گەشە سیاسیەکەی گەشە ئیداریەکەی گەشە شارستانیەتەکەی بەداخەوە ئەوەی کە بینیمان بەو جۆرە ئێمە هەنگاومان نەناو وەکوڵێ ئاستێکی زۆریش دواکەوتوین بەڵام لە کاتێکە کە ئێمە لە بەرامبەری ئەوە کۆمەڵێک دابوو نەریت و عادات و قێم و بەها باڵای جوانمان هەیە کەواتە تۆ بێ ئەمە بپارێزی هەتاوەکو هێدی لەوانە شۆ دەشە ئەەکەی ئەگەر تۆ ئەمەشت لە دەست و بێ و ئەمەش لە دەستبەی ئەو کاتە دەڵێ ئەمیشتم چوو ئەویشتم چوو بەجارە ماڵی وێرانم بەڕاستی ماڵوێرانەیە بۆ خۆمان دروست ئەەکەین کە بۆ خۆمان بە دەستی خۆمان بەویستی خۆمان هەندێک جار بە حەزی خۆشمان یا خۆت بە پێچەوانەوە بە کاریگەریەکی ناڕاستە و خۆ و نەویستانە و خۆ نەویستانە لەسەر ژیانی خۆمان ئێمە لێکەوتەوە جێکەوتە خراپەکانی بەجێ ئەهێڵین واتە بە دەستی خۆت بۆ خۆت چاڵ بۆ خۆت هەڵدەکەنی ئالیرەیە ئەرکی خێزانەکان و ئەرکی تاکەکان لە کۆمەلگایە و ئەرکی پەروەردەشیارانیش لە کۆمەلگایە بەڕاستی دەبێتە ئەرکێکی هێندە گەورە و هێندە بەبایەخ کە بتوانن کۆمەلگا لەو قەیرانە فکری و تێڕوانی نەخراپانی کە ئاراستە دەکرێن دەرباز بکە و قوتار بکە ئەمە دەبێتە مێژوو بۆ حیاتی خۆیان بۆ ئێستا و بۆ ئایندەشیان زۆر باشە مامۆستا کەواتە یعنی هێشتا کۆم دەرفەت ماوە بە خۆمان بچینەوە چوەکو خێزان چوەکو دەسەڵات چوەکو لایەنە پەیوەندیدارەکان کەوا ڕێگر بین بەڵام لە ئەگەری گرنگینەدان بم بابەت و ئیهمالکردنی منداڵێک کە ئەمڕۆ 6 ساڵە و سێری میدیایەک دەکاریان لە فەزای مەجازی کوردستان بەردام بێ کە بوو بە 26 ساڵ چی لێ دەرەچێت هەموو تاکێک یەکسەر ڕاستە خۆشتەکان وەکو خۆی وەرناگری لە ڕووی دەرونیەوە گەرێمان شیکارێکی دەرونی بۆ بکەین فیترەتی تاکەکان و تێڕوانینی تاکەکان و ڕەفتاری تاکەکان یەک بۆ یەک جیاوازن بەشێ لە تاکەکان ئەو ئاراستانە ڕاستە و خۆ وەردەگرن کە دەیویستن بەڵام بەشێکیان ئەو ئاراستانە وەردەگرن کە دەیبینن بەشێکی تێن ئەو ئاراستانە وەردەگرن کەوا بە کردداری جێبەجێ دەکەن مەسەلەن خەڵکانیەکەن کاتێک کە تۆ قسەی باشیان بۆ دەکەی ڕاستە خۆ کە قسە باشەکەیان بیست ئیتر ڕاستە خۆ قسە باشەکە وەردەکردن وە جێبەجێشی دەکەن و بە دوایشە دەچن بەڵام بەشێکی دیکە لە خەڵکان یا لە کۆمەلگا ئەوەیە دەبێ ئەو شتانە ببینن مەسەن تۆ دەڵی ئەم شتە خراپە ئەم دەبێ بە چاوی خۆی بیبینێ کە خراپە ئەو جا قەنەعەتی بۆ دروست دەبێ واتە دڵنیا بوو لەوەی کە ئەم شتە خراپە ئین جیاوازی لێ دێنێ هەندێکی دیکە نەخێت تەنها بەمەش قەنەعەت ناکەن دەبێ ئەم کارە خراپە تاقی بکەنەوە واتە کاتێک کەوتنە ناو گێژاوەکە ئین جاوەکو بیر دەکەنەوە کەواتە ئێمە بەشێک لە کۆمەلگایە دەتوانین مەسەلەن بە ئاراستەیەکی باش ئاراستە بکەین ئەوە بۆ خۆی بەشێکی بەڕاستی جێگەی تەقدیرە بۆ خۆی بە ئاراستەیەک بەڕە ڕێوەیەکی باشدا دەڕوە بەشەکەی دیکەی کە دەمێنێتەوە دوو بەشەکەی دیکەی هەندێکی دەیبینێ بە واقعی حاڵەتەکەشی بینی و کاتێکە بە چاوبینی بۆ خۆی قەنەعەتی بۆ دروستە بێ ئەگەر ئێمەش پێی نەڵین کەواتە ئەو بۆ خۆی لە پاش بینینی ئەوە زانی خزمەت بە ژیان و بە کەلتور و بە حەزارەتی ئەمناکە بۆ خۆی وازی لێدێنێ ئەو بەشەی کە دەیەوێت بگاتە ناو گێژاوەکە بۆی کە ئەوانەی لە پشتی ئەم قسانە و ئەو پەیامانە و ئەو خیتابەی ئەعلامیەوە هەنکەوە ئاراسی دەکرێت ئەم دەوێت بە حقیقت بە چای خۆی ببینێ کەواتە ئەشێت لێرە ڕێنمایش ڕۆڵێکی وان نەبینێ بۆ ئەو بەشەکەوان با بڵێن ئەقلیەتن یا هەر نیسبەتێکە بە پێی پێوەری زانستی دیاری بکەین ئەمانەش بۆ خۆیان هەل لە ئایندە ڕادەچڵەکێن بۆ نمونە دەبینی ئێمە قۆناغی بەرپرسیارەتیمان لە تەمەنی 18 ساڵی دەست پێ دەکەن
کەواتە کەسێ نەگەشت بێتە 18 ساڵی ناکرێتەوە بەرپرسیاری بکەیت ئەم کەسە دەبێت بەش لە تەمەنێکە ئەوکو منداڵ مامەڵی لەگەڵا بکەیت لە تەمەنێکە ئەوکو هەرزەکە اینجا دەگاتە خۆناغی بەرپرسیارەتی کەواتە لە منداڵیە خێزان لێ بەرپرسە تا دەکاتە خۆناغی بەرپرسیارەتی لە خۆناغی بەرپرسیارەتیشە حتمما خۆی باشتر دەتوانێت لێکدانەوە بۆ شتەکان بکە و ئەرێنیانەش لە شتەکان بڕوانێ و ئەو حاڵەتانەشی کە دێنە بە چاوی نێگەتیفن دەتوانێت بە شێوەیەک وای لێ بکە بۆ کۆڵە پێچەوانەی کاتەوە بوارە باشەکەی وەربگرێ و بوارە خراپەکەشی واز لێ بێنێ کەواتە ڕۆڵی ئێمە تۆ ناتوانانی بە زۆر بەڵکو دەتوانی بە ڕێنمایی بە ئاراستەکردن و هەموو ئەو هۆکارانەی کە بە تایبەتی لە بەردەمی میدیایە هەیە و لە بەردەمی سنتەر و دامەزراوە ڕۆشنبیری و پەروەردەیەکانە هەن هەموو ئەو هۆکارانە دەگرینە بەر چۆکم ئێمە دەمانوێت چاکسازی لە کۆمەڵگایە دروست بێ چاکسازی نەک تەنها لە ڕووی ئیداری بەڵکو چاکسازی لە ڕووی کۆمەڵایەتیش چاکسازی لە ڕووی پەروەردەییش و چاکسازی لە ڕووی دەرونیش کاتێ ئێمە ئەوە دەکەین دەیتر خۆ ئەرکی ئێمەش هەر ئەوەندەیە و هەروەها قدرەت و توانای ئێمەش لەو بوارەیە گرنگە بیخەینەکار و ئەوەی کە پێمان دەگرێت گرنگە ئێمە درێغی نەکەین چونکم تەنها قسە بۆ خۆی جێ ناگرێ بەڵکو دەبێتەوە هەموو ئەو ڕێگەیانە بگریتە بەرەو تاقیام بکەیتەوە کە دەتوانی خزمەت بگەێنی و دەتوانی کەلتورە ناباوەکان وەکوڵێ فەرامۆش بکەیت و کەناری خەیت و لای بەری بە دڵنیاییەوە ئەو کاتە لێکەوتەکان و جێکەوتەکانی دەستی ئێمەش بە شێوەیەک بە ئەدەبیدرێت ئەو کاتە خۆمان تەسەوڕمان نەکردووە چاوەڕوانیشمان نەکردووە زۆر سپاس مامۆستا عادل بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیاریەکانت دمێ دەکەین هاوڵاتیان بینەران ئەوانەی گویان لێمان دەبووە سوود لە ڕێنمایەکانی مامۆستاوەگە من پێشەوەی بچمە لای ناوڕێک وەڵام مامۆستا پرسیارێکی شخصیم بۆ دروست بوو بەڕێستان مامۆستا نەبوون تقریبا 20 ساڵێک لەمەوبەر لە ئەحمەداوە لەو ناوچەیە بەڵێ من ێستا ئێوەم ناسیەوەیش تەنها لە ڕێگەی چاوتانەوە من لە پۆلی 5 ئیبتیدایی خوێندکاری ئەوە بووم 20 ساڵ دواتر خوێندنێکی دیکەمان کرد و سپاس بەخوای گەورە ئەو ئاواتەی کە هەمان بوو بتوانین لەو بوارە پەروەردەیە درێژە بە خزمەت و بەکاری پیشەیی خۆمان بدەینەوە ئێستا کە لەو بوارە سەرقاڵین بە ئومێدی خزمەتکردنی ئەو کۆمەلگایە و هاتنەدی ئەو خولی ئاواتانی کەوا لە مێژە لە ناو ناخمادا پەنگی خواردەوە عەرەبی پێدەوتین دوایی کەوتمەگومانەوە بەس ماشەڵا گەنج بیتێتەوە مامۆستا دووری ئینسان دڵی گەنج بوو بۆ خۆشی گەنج دەبێت زیاتر قسە دەکەین بەڵێ بنەرانی عەزیز ناوڕێکمانەوە دینەوە لاتان وڵە بینەرانی ئازیز دەچینە لای کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە خاتونێکی دەستڕەنگین کە کۆمەڵەیەک تابلو وێنەی جوانمان بۆ دەکێشێت دەچینە لای خاتو ئەڤین و گفتوگوی زیاتر دەکەین خاتو ئەڤین زۆر بەخێر بیت سەلامەت لەو وێنەی بەردەستە دەست پێ بکەم بزانم چیت بۆ دروستکردین و ئایا تەواو بووە بەڵێ زۆر سپاسانەکەم خۆشحاڵ بکەم ڕۆ لەگەڵ ئێوە من ئەمڕۆ ویستم تەبعەیەکی بچووکم بۆ دروستکەم سروشتێکی بچووک بەڵام دیارە ئیشی تیاما بوو بەڵام حەزم کرد لێرش لە بەرنامە وەکو ڕاستەوخۆیە کە من کاری هونەریەکەم وەکو خولیاک بۆ خۆم وەکو حەزێک وەکو ئەوەش کە من ئەخوێنم بۆ کاری هونەری بۆ هونەر ئەخوێنم
حەزم کرد لە بەرچای هەمووتانە ئەوە بەڕوونی دیار بێت. ئێستا وێنەکە چێ لە من و شوانەوە دیار نییە بزانین چی ئەگەر پیشانتان من بە زۆر سەر باشترە خۆ لە لایەمەوە پێ وا دەرکەوتە کە تەواو بووە تقریبا لە دوورەوە ئەرەوە لا زۆری ماوە تقریبا چەندێکی هێماوە تەواو بووە تقریبا ئەوە ئیش سەعاتێکی تێما بە وردەکاری چونکە هیچ کارێکی هوەری ڕاستەوخۆ یەکسەر تەواو نابێت چونکە ئەمە کارێکی ڕاستەوخۆ نییە بمانە لەمانە کارێکە بمانە بە جوانی دەربچێت یا خۆت ڕاستەوە خۆشتەکە بگەێنە کە تۆی بینەر سێری ئەەکەی تۆی سێرکرد کە سێری ئەەکەی ئەبێ زۆر وردەکاری تاقی تابلۆیەکی بچووک ئەوەندەکاری ئەوێ و کاتی ئەوێت ئەم تابلۆ گەورانە ئەبێت چەندی پێویستە و چەند کاتی ئەوێت کاتێت یان کێشی وڵی هەمویان کاتیان چنگا بەپێی ئەو شوازێکی ئیشی تاکەی وێنەکە جیاوازی هەیە بەڵێ بێگومان هەر وێنێک تایبەتمەندێکی خۆی هەیە کاری تایبەتی تاکەیت لەبەرەوە کاتی زۆرتری ئەوێت مثلەن ئێستا ئەوەی لای ئێوە بەڕێستان ئەوە کاری کارنامەی دەرچوونی پەیمانگان بوو کە ئەبوو زوو تەواویکەین بەڵام واش من مانگێکم پێچوو بەڵێ چونکە کاتەکە سەری ئەڕۆیشت فرێنەکاری لە چیە ئاوا کاتی ئەوەندە یەکەم جارۆک و ئێستا چۆنم ئیشێکە لێرە کردم من پیشانی ئێوەمە ئەمە وەکو بینە وەکو ئەساسێک وایە بۆ ئیشەکە ئەوکا بە هیچ ئیشێکم نەکردم بەس خەتێکی بۆ دابنم جارێ ئەنجە دوای ئیشی تیا بکەم لە پێشە ئەوەی بۆ ئۆکەی چاوەڕێکی بۆی زەیتێ تا تۆزە وشکە بێتەوە خۆی ئەگرێت ئەنج دوای ئەوە دەئانیشێت وردەکاری تیاکە مەسەلەن گوڵەکانە باگراوندەکێتی مێزەکێتی ئەنج تەنسیخی ڕەنگەکانی ئایا جەوی ئیشەکە تا چەندێکە گونجێنی ئێستا ئەگەر سەری هەرێک لە لەوحەکان کەن جەوی کتابەتی خۆی هەیە یەکێک گەرمەیەکێ ساردەیە کە گەرمە ساردێ مەسەلەن تێکەڵا ئەمە هەمووی کادانەوەی ئەبێ لەسەر ئەوەی کە تۆ چەندت پێ ئەچێت چەندت پێ ناچێت و زەئیدەن ئەو ئیشە لە بەردەستی توە هەیە زۆر باشە ئەبین خان ینی من تابلۆکان هەرچەندێک بەشێکیان خۆزگە هاوکارانەمەیان توانی بیهێنە ئێرەوە ئەمانە زیاتر با بڵێن گوڵ و گیان ینی با بڵێن تابلۆی نەخشی گیاییمان هەیە ئەمە ئەو ئیلهامەی سەرچاوەگری هەر خۆت پێت خۆشە زیاتر گوڵ و گیا بێت یان ئەوەشیان دیمەنێکی سروشتی کوردستان بوو ستایلی کارکردن زیاتر ئەم بابەتانن یا خۆت هەمە جۆرە با بڵێن بابەتی فەیست هەیە یا خۆت بابەتی دەریان هەر زیاتر گوڵ و گیایە من وەکو خۆم حەزەکەم لە تەبیعە و لە گوڵا ئیش بکەم سروشت و گوڵ چونکە دوشتن کە زۆر لە خۆم بە نزیکتری زانم وەکو لەوەی کە فگراتیفێک ئینسانێک کە ساعتێک دروست بکەم چونکە ئەو شتانە ئێمە ڕۆژانە زۆر ئیبینین بەرکەوتمان لەگە کەسەکانە زۆرە بەڵام بە پێوەی هەموو مەشغوڵێتی ژیانی تایبەتی خۆمانین ئیش و کارمان هەیە هەر تاکێکمان زۆر مەجای ئەومانە بچینە ناو سروشتەوە بنە مەجای ئەومانە بچینە لای تەبیعەوە ئەسڵەن کە گوڵێکە بینی لی ئەەکەینەوە ینی ئەوە نیە بەخێویکەین پەروەردەیکەین من خۆشم سەرەتا هەروەوەم تا گەشتمەوە قەنەعەتەی کە ئەبێ ئێمە لە جارێکە بچینەوە ناو سروشت لە سروشتەوە نزیک بینانێ گوڵمان خۆش بێت بۆیە هەوڵەما لە کەسایەتی لە ئینسانەوە دوور بم هیچ کات حەزم لێ نەکردووە ینی خۆت توانات هەیە وێنەی کەسەکان پێشی بەڵام حەزە لێ نییە بەڵێ تەنها تابلۆ ئەکێشی یان خلیشی ترەکەیت دەزانگیریت هەیە لە کاری ترە دەزانگنی کاری تریشمان هەیە بە زیاتر من وەکو خۆم چنگە خوێندکاری کۆلێجیش مێستا ئەم ساڵ آخر ساڵمە ئەگەر خوێندم لە هونەرە جوانەکان بەڵێ آخر ساڵمە بۆ پێ لەوێک زۆرنی کاتەکان ترکیزەکەنەوە سەرەوەی کە ئیشێکی تایبەتی بۆ ئەوام بکەین مەسەلەن کەسایەتێ بکەیت بابەتێک هەڵبژێری ئیشی لەسەر بکەیت ئەمانە کاریگەری بەرسەوەی ئێمە ئەگەین بەچی لە دوای ئێستایا تۆ بەدەر لە کێشانی ئەم تابلۆیانە چ ئیشێکی دیکەکەیشی دەزڕنگین دەزڕنگینی لە ماڵەوە خەریکی کاری چنینی قماش مەسەلەن عەزی و مەکسی ئۆشتانە بەڵام زۆر کەم خەریکە بم پێوە چونکە ناتوانن بەهۆی باری تەندروستی ماوانە ماوەیەک زۆر لە کاری هونەریش و لە ئەو چنین و دەزڕنگینای مەسەلەن درکەوتمەتەوانە بە هیوای تەندروستیەکی باش بۆ بەڕێزان مەدام لە ئەکادیمیان لە هونەرە جوانەکانی هەڵبژاردننی ڕنگ یاخود فکرە ئێستا ئەم تابلۆیە خەیاڵە یان کێشاوتەوەتە تابلۆیەک یان دیمەنێکی ترت لە بەردەم بوو هەر ئەم گوڵایان ئەمە لە خەیاڵی خۆت واقعەکە دروست کردووە بەعام جەوی ئیشەکە ئەکەوێتەوە سەر کەساتێکی خۆی بەڵام زائیدان هەڵبژاردننی ئەو ئیشێکە تۆ ئیکەی ئەتوانی بە خەیاڵ بکەی ئەتوانی بە بەکارهێنانی فۆتۆی یاخود ئەو شتێک کە ئەتەوێت زین بێت ڕاستەوخۆ لەبەر چاوتا بێت بکەی منۆکو خۆم زیاتر سوودم لە فۆتۆ بینیەوە فۆتۆیە کە ئیمن نییە مەسەلەن جەوی ئیشەکەش ئیمن نییە بەڵام شێوازی مەسەلەن گوڵەکە گۆزەکە وەرگرتۆ لەگەڵ جەوی ئیشەکەی خۆمان بەڵێ گۆڕانکاری تیاکەم کاتی ئەم تابلۆیانە ئەکێشی یەکسەر هەر بۆ بۆیان دەست پێ ئەەکە یاخود سەرەتا بە قەڵەم
هەیکەلەکەی دروستەکەیت و دوجار پڕیەکەی بەپی ئیشەکە ئەگە ئیشەکە زۆر گەورە بێدا خۆ بتێ زۆر واقع دەرکەوێت لە پێش ئاتوان سکێچێک ئاوتلاینێکی بۆ بکەی بە قەڵەمێک یاخود بە هەر بە بۆیە زەیتێکە و بەڵام پڕکردنەوەی ناپس ئاوتلاینەکەی بێت دوای ئەوە دەستکەی بە بۆیە زەیتێکە و بەکاری بێن دەبنێت بەس شەیدام پرسیارێکی تیجاریم لا دروست بوو تابلۆیەک بەم حجمە وەک ئەویان لە بەرچاوی من پێما بێنەوەت بە 64 سانتیم بڵێ ئەندازەکەیەتی ئەو مەوادانەی بەکاری دێنی ئەمە فەرموتان چەند ڕۆژێکی پێویستە ڕەنگە ماشێکی وشک بێتەوە ئایان مانگێکی پێویست بێت تا بەشی یەکەمی بەشی دووەمی ینی ئەو کولفەی لەسەر تۆکەوێت تا بتوانانی تابلۆیەکی لەمە دروستکەی ئاساییشە نێڵی چەندی تێدەچێت من وەکو خۆمە کات بیرم لەوە نەکردێتەوە کە چەندێک بەکار ئەهێنم یاخۆ چەندێک تێئەچێت بۆ لەو حەیە بۆ ئیشەی کە من ئیکەم چکە زیاتر من تەرکیزم لەسەرەوەی کە چی بکەم چۆن بیکەم لە ئاخیرات چی دەربچێت بەڵام ئەگەر بۆ کەسێکی بکەم لەسەر داواکاری بیکەم ئەو کاتا بەپێی کەسەکە خۆی بەپێی ئیشەکەی خۆی ئەتوانم نسبەیەکی بمە بۆ نمونە بڕاکە نازانم ویستمەوەت ینی ئێستا تۆم تابلویانە دروستەکەی بێکمان ئێستا بینەرێک پێوێت پێ خۆش بێم تابلوی بڕستانی بەدڵە پێی خۆش بێ مەسەن بیکڕێت تابلویەکی وا ینی زۆر ئاسایە قینا با ڕکلامیش بێ دیارێک بێ بۆ تۆ تابلویەکی مەسەن ئەمە $100 $200 یا کەمتر $50 چوو بوو بە دۆلار باسەکە دینار با بڵێن چەند ینی کولفەیەکێت زیاتر من وەکو خۆم ئەگەر بمێ ئیشەکانی خۆم بفرۆشم یاخۆت بیان بە کەسێک ئەوە جیاواز دەبێت بەڵام لە بچووکەکانەوە دەست پێ بکەم کە من ئیشی تەبیعەم کردبوو لەوانەوە ئەتوانم لە مەسەلەن لە $20 دەست پێ بکەم بەڵێ لە $20 دەست پێەکەی تا سەرەوە مەسەلەن ئیشمێ لە ماڵەوە زۆر گەورەیە ڕەنگە بگاتە $800 هەشوارەقە مەسەلەن بە چ ڕێگایە دەتوانی بۆ نمونە ئێستا کڕیارێک کە بێت وەکو شوانوتی پێی خۆش بە یەکێک لەم تابلوانەی تۆ بکڕێتەوە بە چ ڕێگایە دەتوانێت پەیوەندی و پێ بکات و ئەم تابلوانە و لێوە من لە ڕێگەی تۆڕەکەمەڵاتەکانەوە ئینستاگرام شوێنێکی تایبەت بە خۆت نییە هەر ماڵە نەوەدا بەپێی ئەوەی کە ئێمە شۆکو هەموو کەسێکی تر زۆر مەسەلەن دەستکەوتێکی باشمان نییە شوێنێکی باش نییەکەوە بتوانم ئیشی تا بکەم لەبەرەوە لە ماڵی خۆمان مەسەلەن ژوورێکم چاک کردووە و گەلەری بچووک بۆ خۆم بەکاری ئەهێنا هەموو لەوحەکان ئەو پێدایسانە کە پێویستم پێێتی لە یاددامنا و ئیشی تاکەم ئەگەر کەسێ بیەوێت ئەوە لە ڕێگەی پیجەکەمەوە لە ڕێگەی ئینستایەکەمەوانە ئەتوانێت ئەڤین ئس ئارت هەر لە ڕێگەی ئینستاکە خۆمانە پیجەکە خۆمانە تازەش پبلیکم کرد لەبەرەوەی پێشتر حەزم لێ نەبوو بوتم ئیشەگۆ خۆلیاک بۆ خۆمەکەم بەڵام مادام ئەتوانمەکو دەستکەوتێکیش بەکاری بێنم ئەتوانم ئیش بکەم زۆر باشە مەوادی دروستکردنی تابلۆ بزانن بڵێن بۆیەکان تا چەند کەسەکە دەزڕنگین بێ بەڵام ئەگەر مەوادەکان کوالەتی باش لە کوردستان هەن بۆ ئێوە چ گرفتێکتانەیە تابلۆیەک تابلۆکێشێک نەقاشێک یعنی تەواوی پێداویستەکانی تابلۆیەکی ئەکادیمی ڕەنگی ئەکادیمیان ئەو خامە ئەکادیمی کە ئیشی لەسەر دەکرێن خۆشبەختانە دەزەکەون لە کوردستان و گرفتانەتان هەیە نییە بێگومان گرفتمان هەیە لەسەرەوەی کە ئاخۆ چەندێک ئەو بۆی بەکارێنین ئەو قماشە ئەو تەختەیە کە بەکارێنین باش بێت یاخود ئەو فڵچە شتێک کە بەکارێنین بۆ لەو حەکەمان باش بێت عزێتی نەیەت گرفتی ئەومان هەیە بەڵام تا ڕادەیەکیش دەستەکەوێت بەڵام تێچۆکی گرانە بێت گرانم چی بەکارێنیە مەسەلەن لێرە تەختە بەکارێنی سەرتا بۆ دروستکردنی ئەو چارچەوەی ژێرەوەی کە قماشەکە پیاداکوتی قماشەکەش یاخود خامە کە خۆت ئەبێت تەحزیرەکەی بەهێمن و هێلم و هەڵەمشن و ئەشتانە خامێکی تایبەتە بەڵێ یاخود ئەو خامێکە بۆ چاتر بەکاری ئەهێنن نوعێکی تایبەتی هەیە بۆ چاتر و خێمەوشت بەکاری ئەهێنن ئەوە شەر ئەبێت بەڵام ئەبێت تەحزیرەکەی لەگەڵیش قماشی حازر هەیە کە بێتە کانفاس ئەوە لە بازار بەڵێ ئەوە لە بازارەکان بە ئاسانی دەستەکەوێت ڕاستە گرانە بەڵام ئەوە ڕێگەیەکی ئاسانترە مەسەلەن زووتر حازرە بەدەل لە پەڕۆکە و تەختەکە ئەنجا زەیتت ئەوە ئەو بۆی کە بەکارێنێ سام مەسەلەن بۆی زەیتی بەکارن بۆی ڕۆنی بە پێی ڕەنگەکانی ئەو چەند ڕەنگت ئەوێ ئەبێ لاتە بێ یاخود سێ ڕەنگە سەرێکێکە مەسەلەن سروشین و زرد ئەتوانێت ڕەنگکە بەکاربێنی لەگەڵ ئەو سێ ڕەنگە سەرەکین چونکە هەموو کاتێک ئەمە ناتوانین هەموو ڕەنگێکمان دەست بکەوێت مەسەلەن من ئەتوانم ڕەنگێکم دەست بکە کەسێکتر ناتوانێت بیکڕێت بۆ سەرەکیمانی بەو سێ ڕەنگە تابلۆیەک دروست پێگە ڕەنگەکانی کە دەست نەکەوێت ئەگەر سپی و ڕەش ئەو دوو ڕەنگە بێلایەنە ئەگە ئەو دوو ڕەنگە و لابێت ئەتوانی بە ڕەنگی زرد سەوز سور چونکە
تێکەڵکردنی بەشێک لە ڕەنگەکان ڕەنگی سێمت دەسەکەوێت پێم وابێ بەڵێ زەرد و شین و سوور مەسا سەر ڕەنگە وەکو ئاماژەی پێکری هەموو کاتێک ئەتوانێت زەرد و شینەکە تێکەڵکی ڕەنگی سەوزە باتە زەردی زیاتر تێکی کاڵیەکەی تاوانێم یاخۆت شین و سوورەکە تێکەڵکی ڕەنگی مۆرتایاتە ینی ئەمە هەمووی ئەبێت بە بەردەوام ڕەنگی زیاتر مەبەستمە ئەو باسی تەنها لە سێ ڕەنگی سەرەکی کرد ئەگەر ڕەنگەکانی دیکە و دەست نەکەوێت پێما بە شین و بەو سێ ڕەنگە توانێت کۆمەڵێک هەڵبەت ئەخلەوانێت کەسێکە بێت پێخۆش بکە تابلۆ بکێشێت بتوانێت بۆ سێ ڕەنگە و سپی و ڕۆژ ئەتوانی تۆ لەو حەیەکی باش دروستکە مەسەڵ ڕاستە هەنێ ڕەنگە نایەتێ چونکە هەموو ڕەنگێکە تێکەڵێکی ڕەنگێکی ترت ئااتێ بێگومان دەقا و دەقیش نییە بە خۆشحالی ئێستا و ڕەنگان هەموو لە بازار دەستەکە بەس ئەگە بۆ کەسێ دەسینەکە باشترن ڕێگە ئەوەیە سێ ڕەنگە بەکار بێنێت هەموو ڕەنگەکانی ئااتە جیاوازی ئەم تابلوانەی تۆ لەگەڵ تابلێکی ئاساییە چییە بۆ نمونە تابلۆی زۆرمان هەیە شێوازی زۆرمان هەیە جیاوازەکان لە چیایە جیاوازی ئیشەکەی من لەوەیە کە من ئەو ئیشانەی کە ئەیکەم ئەگەر بۆ تۆ بیا بۆ هەچ کەسێکی تریش بیا بۆ خۆمی ئەەکەم سەرەتا بۆ کوشتێکی تیجاری نیکەم ڕاستەخۆ نایێرمەکە بەردەستی کەسەکە کە ئەمە شتێکی ئاسایی بێت بۆ خۆمی ئەەکەم ئەنجا بۆ ئەوی ئەەکەم لەگەڵ ئەوەشە ئەم شێوازی ئیشانی کە ئەیبینن هەم باگراوند پۆزتیڤە هەم ئیشەکەشم پۆزتیڤە ینی هەردووکی هاتۆتە دەرەوە ئەوە نییە پشتەوەی تەڵخ بێت و ئیشەکەت بێتە پێشەوە یاخود ڕاستەوخۆ بێت لەبەرەوە من حەزم کرد بۆ شێوازە ئیشکەم دوایش هاتمە سەر تەبیعەکە تەبیعێکی ڕاستەخۆم نایە بەدەستەوە خاتوە بینێسە لەسەر شاشەکە تابلۆیەکمان هەیە کە لەم تابلۆ بچکۆلانانەی سەرمێزەکەی ئێمە ئەمانە ینی بە کوردی شوان هیچ لێ حاڵی ناکات ئەوە کێشێکی زۆر گەورەیە بۆ کەسانێک لەگەڵ ڕێزما کە تا ڕادێک لە ناو هونەرانین زۆر دوورە لایەنەوە بەڵام ئەگەر ئێمە بمانەوە ئیشی هونەریکەین عادەتەن تەرکیز لەسەروا کرێتەوە لای مامۆستاکانیشمان کە ئابێ ئیشە بکەین زۆر ڕاستەوخۆ نەبێت ئەگە بمانێ بەڕاستی ببین بە هونەرمەند ئەبێ ئیشە بکەین مەسەڵەن لە تۆ نزیک بەسەرەتا ئەنجا ئیشە بکەیت کەوا بکەیت کە ئەم ئیشی تۆ بەڕاستی هونەریە ئێستا من کە ئەو ئیشە بچووکەم بە دیارکەوتووە طبیعەیەکە مەسەڵەن هەورەکە دیارە عەرزەکە دیارە ئەو زەردەی لەسەرەتیە بەڵام خاتو ئەڤین هەنێ تابلۆمانەیە کە هیچی لێ تێناگەی شەڕەکەیان بەکە من باش لە تابلێتێکە جەماعەت تێنەگەشتن بەس مشکلی نییە قەینادەی جوانی ئەو تابلوانە لە چیە لە کاتێکا من هیچی لێ تێنەگەم بەدەل لەم تابلۆیانەی تو ئێستا تابلۆی دیکەمان بینیوە بەجددی ئەبینی ئەڵەی تەنها بۆیە و لێ بژانەوە تەواو هیچی کە نییە هیچی لێ تێناگەی لەوانەیە ئەو کەسی کە خۆی دروستی کرد بە خۆی بەباشی لە واتای وێنەکە تێبگا بەڵام منێک کە بینەری ئەو تابلۆم هیچی لێ تێناگەم ئەمە ئێستا من هەرزانگی لە چیایە ڕاستەکەی بێگومان هەچ کەسێک ئیشەکات ئەکەوێت تۆسە کەساتێکە خۆی سەرێتا دەرونی ئەو کەسە چۆنە چونکە ئەمە لایەنکی دەرونیە کە ئەپژێتە سەر لەو هەیەک ڕاستەخۆ چونکە هیچ شتێک ڕاستەخۆ نابە دەستەوانە یەکسەر تۆ بێ ئاماژە بۆ کە بیا شتێک لە مشکدا هەبێت ئەنجا ئەیکەیت زۆر باشە کەواتە زۆر جار تێکەڵ ئەبێت تابلۆ یان باوڵێن وێنە کێشان پێم وا بێ جیاوازیەک هەیە لە ڕووی هونەریەوە تابلۆ لەگەڵ وێنە فەرقی هەیە تابلۆیە حتا هەندێک جار پەیامێکی لە پشتوی بەڵام وێنە زۆر جار وێنەی شتێکە یان پێم خۆشە جیاوازیەک وەکو ئەکادیمیەک ئەو جیاوازی مامۆڕوونکەیتەوە زۆر جارها بۆ نمونە وێنەیە کە ڕەنگە لەگەڵ کللتوریش نیێتەوە کابرا عەرزی کردو دەڵێ ئەمە چی ئەم ڕسماڵێ ناکاکەوە تابلۆیەکە ڕەنگە پەیامی تابلۆ لەگەڵ وێنە چ فەرقێکیان هەیە تابلۆ شتێکە کە تۆ ئەیکێشی تۆ ئەی نەخشێنی ئەمە بابەتەکەی کە تۆ ئەی نەخشێنی ئایا هۆکاری دوای ئەو تابلۆی کە تۆ کێشاوتە چییە ئەتوانی یعنی هەمومان کە کاتێک ئیشەکەین ئەبێت چەند ئیشێکە بێت ئەنجا لە ئیشی ئەخی تێئەگەین یا لە ئیشێک بە تەواوەتی تێئەگەین ئەگەر تۆ بچیتە پێشانگای کەسێکەوانە ئەیبینی مەسەڵەن چەند لەوحەیەکی کردووە مەسەڵەن ئێستا ئەم گوڵانەی من لێرە تۆ ئەزانی کە من چیم کردووە بابەتەکەی من چییە هەر بە شێوازی گوڵەکان ئەزانین بەڵام ئەگەر فۆتۆیەک بێت یاخود وێنەیەکی جیاواز بێت ئەوە ئەو کاتە کە تۆ سە کەساتێکە خۆی ئایا ئەیهەوێ بە شێوەیەک فۆتۆکە عەرز بکات یاخود ئەو بابەتی لە ناو فۆتۆکەیە عەرزی بکات ئەمە بابەتەکەیە چۆ ئاخر لە زمانی کوردی تێکەڵێکی بوون نەقاشیمان هەیە کە لە زمانی فارسی زیاتر بەکاردێ وێنەمانی هەتا مینیاتۆرمان هەیە کە لە ناو کتێبەکان بەکارێنرێت بەڵام زۆر جار تێکەڵەیەک دروستە بێ مەسەلەن وەکو هاوکارم باسی کرد منمە تابلۆیەکی هەر هەندەسیە زیاتر خەتی ڕاست و چەپ ڕۆیشتووە ئەمە باز لەوە دەکاو یعنی ڕەنگە نەقاشەکەی بێت یەک دنیا تەفسیر و تحلیلی هەبێ بەڵام ڕەنگە بۆ منێک کە لە هونەر نازانم یان کەسێکی تر لای ئاسایی نەبێ زیاتر کام تابلۆیانە با بڵێن
کورد لە ناو کللتوری کوردی یاخود بینەری کوردی چاوی کوردی زیاتر پێی ئاشنای و پێی خۆشە یان سەرنجڕاکێشە لە لای لای کورد لای ئێمە لای کۆمەڵگای ئێمە ئەبێ ئیلا تۆ ئیشە بکەیت کە زۆر وازح بێت وازح ڕوون بێت مەسەلەن تۆ کەساتێک دروستەکەی کەساتەکە دیار بکەی چێە ئەبێ وا بکە یا گوڵێکت کەوێ بجوانی گوڵەکە دروستکەی ناتوانانی طبیعی دروستکەی بە ئارەزی خۆتەوە ئۆکانی من مەسەلەن چونکە لی تێناگەن حەقی خۆشیانە من بە شێوەیەکی ئەکادمی خوێندومە بە شێوەیەکی ڕوویایەکی تر دروستم کردووە ئەو کو من نیە ناتوان ئەو کوم بیبینێت لەبەرەوە حەق خۆی تێگە پرساکە بڵێ ئەوە چی ڕنگانە بۆ چ کێشاوەیەکە یاخود بە شێوەیەکی ئەندازەی ئەکەی ئێمە خۆمان کاتێک کە ئەخوێنین لەسەری ئەو بوارە ئەچینە ناویەوە هەر هێڵێک ئاماژەیەکی خۆی هەیە مەسەلەن هێڵێک ئاوا کردە تۆ بە لێژی ئەڕۆ یاخود ئەتێ بە هەورازێک کاسەکە یا ژیانی تۆ بۆ شێوەیە هونەرمەند هەیە هەمووی بە هێڵ ئیشەکات لای خۆمان ئەو هونەرمەندانە هەیە بە جددی بە شێوەیەک ئیشەکەن کە تۆ لی تێناگەی بەڵام کە ئەچی بۆ ڕوونەکاتەوە بەڕاستی وایە بەڕاستی ئەو شتە وایە چونکە ئەیبینی ئەو هەموو هێڵ درراوە بەیەکە ئەمە هەموو ژیانی کەساتێکە خۆیەتی زۆر باشە شەیدا پێمان بێ کاتمان زۆر هیچ نەماوە سپاس بۆ ئامادەبوونێت ئەڤین خان لەش ساغ بی ماندوو نەبی مێدەکەین هەمیشە دەستڕەنگین بی و تابلۆکانیش بازاڕێکی گەرموگوڕیانە بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوونێت بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ هاوکاریشم شەیدا بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێری خواتانێت